ئایزان و خۆشەویست ئان ئەمڕۆتان شادووەم کاتتان باش من شەماڵ عەلیم و جارێشتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە ئەمڕۆ 27 ئۆکتۆبەری ساڵی 2024 پێشکەش بێەوەی ئازیزەکرێ و باسێک کە هەڵمان بژاردووە بۆ بەرنمەی ئەم یەکشەمێ گفتوگوی لەسەر بکەین دیالۆژی سەبارەت بکەین باسی پەلاماری ئیسرائیلە بۆ سەر ئێران. میوانێکە لەگەڵ منایە لە لایەن گروپێک لەلایەن جەمعێک لە کۆمونیستەکانی ئێرانەوە بەنێونەرایەتی ئەوان لەگەڵ منایە لەم بەرنمەیە کە ئەویش ناوی شورای هێزە چەپ و کۆمونیستەکانی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێرانە کە دوا بە دوای خرۆشانی جەماوەری بەهۆی کوشتنی ژینا ئەمینیەوە لە نێوەندی چەند حیزب و ڕێکخرا و هەروە هەڵسوڕاوی کۆمونیستی دروست بوو پێک هات. ئەمڕۆ سەبارەت بە هێرش پەلاماری ئیسرائیل بۆ سەر ئێران و ئەوەی هەڵوێست و چیکردنی کۆمونیستەکان چییە لەم دۆخەیە گفتوگۆ ئەەکەین. بەرحاڵ لەگەڵ ئێوەیە بە خێرهاتنی هاوڕێی ئازیزم هادی ڕەحیمیەکەم زۆر زۆر خۆشحاڵم هاوڕێ هادی کە داوەتی من قبول کرد بۆ ئەم بەرنمەیە زۆر سپاس دەکەم سەرەتا ئومێدەوارم گفتوگویەکی بەپێز و سوودبەخشمان ببێ. زۆر سپاس دەکەم هاوڕە شەماڵی زۆر سپاس لە داوەتان منیش سڵاوەرزەکەم لە خەمەت بینەران و گرانی عزیزەوە هەر بژین زۆر سپاس. هادی وەختەکە ئێمە بڕیارماندام بەرنمەیە بکەین هێشتا ئەم هێرشەی ئیسرائیل نەبوو هەر بۆیە پێمان وا بوو قسە لەسەر مەترسیەکانی شەڕ لە بەرامبەر ئێرانە بکەین ناشە مەترسیەکانی شەڕی بینی ئێران و ئیسرائیل و ئێران بکەین. بەڵام شەوی ڕابردوو لە ڕاستیە واتە بەرەبەیانی ڕۆژی شەممە کۆمەڵێک بە پەلامارێکی سەربازی کوتوپەڕ ئیسرائیل وەک هەواڵەکان باسەکان بە نزیکەی 100 فرۆکەی جەنگی ئاسمانی ئێرانیان بەزاند و لە زیاتر لە 20 شوێنیاندا هەتا ئێستاوەی کە گوتراوە لەسەر زەرر و زیانەکان شتێکی کەمە یاخود لە چاو ئەو هێرشەیە دیارە ژیانی ئینسانەکان هەر بە ئەرزشە بەڵام لە چاو هێرشەیە زەرر و زیانێکی کەمە کە تەنها 4 کەس لە ئەرتەشیەکان یاخود سوپای ئێران گیانیان لەدەستداوە. شتێکی ئەو تۆ لە بابەتەمەوە نەوتراوە کە لەمە زیاتر بێ و بەشێک لە چاودێران پێیان وایە کە ئیسرائیل زۆر خۆی هێناوبرد و زۆر خۆی هەڵکێشا بەڵام ئەو پەلامارە بەو جۆرە نەبوو. پێ خۆشە سەرەتا بەر لەوەی لە سەر مەسایل و لایەنە و ڕەهەندە جۆر بە جۆرەکانی ئەم هێرشەی ئیسرائیل قسە بکەین و لێدوان و بڵێن دیالۆگ بکەین. پێ خۆش سەبارەت ئەم بەم پەلامارەی شەوی ڕابردوو لە ئێوەی ئازیز بویستم فەرموون. پەلاماری ئیسرائیل دوور لە ئینتزار نەبوو بەڵام شێوەی پەلامارێکیش بەر ئەم شێوەی پەلاماریچە بازم ئەویش دوو لە ئینتباتەوە جۆ بە بەسایی کە کرابوو چۆن هەم لەلایەنی دەوڵەتە جەلهێزەکان وەک ئەمریکا و متحدینی غەربی ئیسرائیلەوە ئەو فشارە لەسەر ئیسرائیل بوو کە شەڕەکە گەورە نەبێتەوە و هەم لە بەرژەوەندی فعلی ئیسرائیل و ئێرانیشان نیە کە شەڕەکە هەرە پێ بدرێت. دەنەتیجە بەڵام شتێکی کەس ئەو زەمانە کە ئێمە منتەزیر بووین چێت فاقیەکەوە یا ئیسرائیل بە چی شێوەیەک واکنش نیشانە یا جۆ بەداتەوە یا حملاکات شتای زۆرێکیشی ڕوون کردەوە ئەس جملە واکنشی تەیفێک گەورەیەک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی لە ئۆپۆزیسیۆنی ڕاستی کوردی ئێرانەوە بگرێتەوە ئۆپۆزیسیۆنی ڕاست و فاشیستی لە سەراسەری ئێران وەکو ڕزاپەلێ و جەناح و جەناحەکانی کە سریکیان هەر داواکاریەوەیان نەبوو کە حملە بکرێ بە پەلایشگاکان و بالایشگاکان سریکیان داواکاریەوەیان بووە کە حملە بکەن بە منە ئۆتۆمیەک ساختاری ئەتۆمی ئێران گشتەوانە یعنی هەر کام لەمانە بکرایە بە جۆرێک ئێمە لەگەڵ تراژێدیەکە لە ڕووبەڕوەوەین. بەڵام
بە جۆرێک دەتوانین بژین بەخۆشیەوە ئەو سناریۆ تشتین نەکە تا ئیسەجرا نەبووە بە وەک خۆتان ئشارەتان کرد حمڵەکە حمڵەیەکی محدود بوو بەڵام هەر لەم حمڵەی محدودە دووسێ شت هین کەوت یعنی ڕۆشن بووە هەم بۆ تەرەفی ئێرانی هەم بۆ تەرەفی ئیسرائیلی تەرەفی ئێرانی توانی بەرحاڵ موشک هەسکا توانی قدرەتی خۆی نیشان بات بەرحاڵ لە ئێرانەوە توانی موشکی چەند توانی واتوانی نیشان با کە ئەتوانێت قدرەت ئەوەیە هەیە کە گونبەدی ئاهەنی ئیسرائیل ڕەتکات ئەمە بە جۆرێک نوعێک قدرەت نمایی لەلایەن جمهوری ئیسلامیەوە بوو و ئەمەش ئەمە هەر لێرەوە دەست بێت ئەمە لە نەزەر بگرین خۆدی ئەمە کە ئێران توانی موشکی ئێرانی توانی لە خاکی ئیسرائیلە یعنی گونبەدی ئاهەنی ڕەتکات و موشکی چەند توانی لە ئیسرائیل چکات ئەمە خۆی قدرەت نماییەک بوو ئەوە کە چەند کەسی کوشتیا خسارەتێکی نەدا ئەوی چاڵە گەڕینەوە بۆ ئیسا هەرە ئەو شتەکان ئیسرائیل کردی ئێرانیش بۆ شکڵە کردی چۆن ئێرانیش حەزیە کرد قدرەت نماییکە لەوە خانووایکی مانۆ کارێک نەکا کە تەرەفەکە مەجبور بێ واکنشێکی گەورەتر نیشان بات ئیسرائیلی چەر بۆ خوش میزانە ئیسرائیلیش کارێکی کرد توانی فرەتەر لە 100 فڕۆکە بنێرێتە ئاسمانی ئێران لە کام ئاسمانەوە هێناردی چون بەرحەڵ مەرزی مشترک وجودی نیە لەبینی ئیسرائیل و ئێرانەوە عەلا ڕەغمی ئەوە کە هاوساکان ئێران وتیان کە ئێمە ئیجازە نادەین لێرە فڕۆکە بڕوات بەڵام ئەو فڕۆکانەوە چوون لە کام ئاسمانەوە هێشتا ئەوە بێ هاوساکان دوابنەوە هاوساکانی ئێران وە بەشی شێوەیەک ئەمە خودی ئەمیش بازم قدرەت نمایی ئیسرائیل بوو وتوانی نقاطی مشخصش مثلا از جمله بشینی پدافندی نقاطی چند نقطه لە نظر نظامیەوە یا لە نظر هیچ شتێک ممکنە ئەو خسارەتی وە خۆتان ئشارەتان کرد عەزیم نەبێت پدافندی ئێمە لە عێراق پێڵێن ضد الجو یعنی ئەوەی ئەمیش خۆی بازم قدرەت نماییەک بوو یعنی ئەمیش نیشانیدا کە ئێمە دەتوانین واردی ئەو شوێنانە کە گەرەکمان بێت دەتوانین لێبین یعنی هەتک لایەنەکە توانیان قدرەت نماییەکان بەڵام هەتک لایەنەکە هاوزەمان نیشانی چێندا کە فعلەن وەختی ئەویانە نییە یا گەرەکیان نیە یا بۆ ئێران قازانجی نیە ڕاستیەکە واردە مشت چون ئێران پێی خۆشە بە شێوەیەک تر بەرەنگاریکە بە شێوەیەکی درێژخایانتر بە شێوەی جەنگهای نەیابەتی بەو شکڵە کە تایسە کردوویە بۆ ئیسرائیلیش بۆ نەتیجە گەیشتووە کە هەروە خۆیان عەلامیان کردو یانە تر خەریکی نێمەز دەرەکەین لە جەنگی نەیابەتی و جەنگی درێژخایان پێمان خۆشە جەنگەکە کورتتر بێت بەڵام لە اقتصادی هەم اقتصادی ئابووری جیهان لە لەحاظی ئابووریەوە مەخصووسان نەبوو ئەمریکا نەبوو ئینگلیس نەبوو فەڕەنسا نەبوو هیچ کام لە قدرەتانە قازانجەوە نییە کە ئیسا میتۆستن خاوەرمیانە بە ئاگرا بکێشێت لە نەتیجەمان تەواو شاریان هێنا بۆ سەر ئیسرائیل کە ئەو کارە نەکرێت بە خازانجە ئیسرائیلیش هەر بەزم چۆن ئیسرائیلیش بەرحاڵ وانییە حتمما بەرەندەی شەڕە ئێران ئیسرائیل مەجبورە 100% تەواو متحدین خۆی لە کنار خۆیان بگرێت ئەو ناتوانێت واردی ئەو شەڕە بێت یعنی ئیسرائیل بەتەنیا ناتوانێت واردی ئەو شەڕە بێت واردی ئەو بەرەنگارە بگرێت بەڵام ئیسرائیل بێ مطمئن بێت کە چۆن دوودانە فەرقمان هەیە بۆ ئیسرائیل و ئێران پراکەندێکی گەورەتری هەیە ئیسرائیل زەربە پەزیرترە لەو لەحاظەوە کە شوێنێکی بەربەڵاوی نییە لەو لەحاظەوە باسی پەزیرترە لەو لەحاظەوە توانێت زەرێری لێکەوێت لەو حتا ئەتوانێت مشکڵاتێکی حیاتی بۆ پێش بێت ئێرانیش هەر بەو میزانە ئەگەر واردی شەڕی بۆ لەو شەڕە ئەمریکا و متحدین ئیسرائیل وارد خۆیەکان مطمئن نییە و هیچ باڵشتێکی نییە هاوپشت ئەوە درۆستە کە ئێران بە جۆرێک دەتوانێت لەسەر هاوپشتی خۆی حەزەکان نزیک کردوێتەوە وایسە واردەوە باسی شای بین دوجار ئەگەر لازم بۆ خۆی نزیک کردوێتەوە بە بریکس و بە ڕووسیا و بەچین بەڵام هاوپشتی اینێکی نظامیان نییە تاحودنامەیەکی نظامیان نییە کە ئەوان حتمما ئەگەر ئەوان حملەیان کرد ئەوانیش واردی ئێران و لە ئێران حمایەتکەن معلومە ئەوە بەڵام ئێستا ئەمەی کە بۆ ئێمە دەرکەوت لەم قسە باسی دەوەی ئازیزە ئەوەیە کە ئەم حملەیە و ئەم پەلامارەی ئەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران بە خاتری ئەوە مەحدود بووە کە
کەنە ئێران مەبەستێتی کە شەڕێک فراوان کاتەوە بەو دەرەجەیەش کە ئەو لێدان و ئەو پەلامارانی کە بۆ سەر ئیسرائیل کردی بەو ئاستە فراوان و بەربڵاو نەبووە ئەو کارەی نەکردوە پێشتر خەبەرداری کردن و ئاگاداری کردن تەنانەت چەند سەعات بەر لەوە ئەمریکا ئاگادار کردەوە کە ئەو لێدانابێ هەم ئیسرائیلیش دووبارەکە لە ئەمریکای لە ئێرانی داوە هەواڵەکان هەر زۆر زوو ئەو ڕۆژێک پێش ئەوە خەبەر درا کە تەواوی تیارەکانی ئێران لە کاروەستانی هەموو مەتارەکانی ئێران داخران مەژ نیشانەیە ئەو بوو کە خودی ئیسرائیلیش هەمان کارێک کە ئێران کردوێتی بە بڕوای ئێوە کە هەردوو لا لەسەرەوە ڕێکن کە ئەم شەڕە لە ئاستێکی مەحدودا بهێڵنەوە و نەیەڵەن فراوان بێتەوە بۆ ئەندازێ بەرحاڵ ئەمە مەسلەیەکە کە من دواتر دێ مەسەری و قسەی لەسەرەکەم پرسیاری ترم هەیە سەبارەت بەم لایەنانەی بەڵام دواتر لەسەر ئەم جانبەی کەمێک هەوڵدەین ورتر بینەوە چونکە من هەستەکەم تۆزە گۆشەم هەیە لەگەڵ ئەم تێڕوانیان بەڕاستی دواتر ئەڵێم بۆچی بەڵام بەر لەوەی کە پشمە سەر مەسایلی تر و ئەوانە داوام لە هەموو بینەرانی ئازیزێکە بەشیشان هەر ئێستا لەگەڵمانان لێرە هاوڕێ هەژیرە بابان بڕوایە محەممەد ڕەسوول محەممەدە سیروان مستەفاایە محەممەد ڕەسوول محەممەد دووبارە سەباب ئەم هاوڕیانە سلاوێن ناردۆ زۆر سپاسیانەکەم بۆ بەشداریان و بۆ متابعیان ئەگەر بکرێ لینکی ئەم بەرنامە لە ڕێگەی سوۆسیال میدیای خوانەوە بڵاوکەنەوە تا بینەرانێکی زیاترمان لەگەڵا بن ئەوەش بڵێن بینەرانێکە لەگەڵ ئێمەیان دیار بەرزنجی بە خێرهاتی بینەرانێکە لەگەڵ ئێمەیان و هاوڕیانە ئەگەر کۆمنتێکیان هەیە ئەگەر پرسیارێکیان هەیە بیکەنەوە هەر ئێستا هاوڕێ هەژیر نووسی دەستەکانی خۆش بێ کۆمنتێکیان هەیە بینووسن دواترێمە لە سەر شاشە لە یوتیوب و لە فەیسبوک دایانین و هەوڵەدەین من و بەتایبەت هاوڕێ هادی جوابی ئەو پرسیار و سەرنجانەی ئێوە بدەینەوە گرنگیشە دووبارە داواتان لێکم بۆ هاوڕێنەیە کردووی شیوای تێ ناچێت لە یوتیوبە کەناڵی هیوا سەبسکرایب بکەن بۆ ئاگاداری بەرنمەکانی داهاتوومان بن ئاورە هادی باسەکە لەسەر ئێران و ئەم شۆڕشەی ئێران بەر لەوەی کە ئاوا وەک بەم جۆرەکە دەرکەوت کە بە جۆرە لە جۆرەکان بەشێگەڵێن بە هیچ دەرچوو بەرحاڵ بە هیچ دەرنەچووە مەسایلی گەورەی تیاکراوە من نازانم ئەمڕۆ من جۆم لە خامنەئی بووتی دوژمنە هەوڵەدا زۆر گەورەی کاتەوە وای لێ بکە بەڵام هەڵەیە لە هەمان کاتاکە خۆشمان بچوشیکەینەوە ینی بە جۆرە لە جۆرەکان بە معنایەک اعتراف و بۆی کە ئەوەی کراوە کەم نییە 200 دانە ڕۆکە کە کەس نازانێت لە چۆ هاتووە بە چ تەکنەلۆژیای گەمانە توانیوانە بنزین وەرگرن و بنزینیان هەبە بەتایبەت F35 بەکار هاتووە F35 بە پێ و ئینە سەربازیانی کە من متابعام کردووە لە 2100 کیلۆمەتر زیاتر ناڕوە من وا ئەزانم مەسافەی تەل ئەبیب بۆ مەشهد کە بەشێگەڵێن لە مەشهدی داوە نازانمنە و راپۆرتانە پشڕاز نەکەوانێتەوە بەڵامە تەنانەت بۆ خودی تارانیش بەس چوونی 1400 کیلۆمەترە ئەم تارانە چۆرچۆنی توانیان بەسەر چهی نەکانێگەر ڕێک و ڕاز لە تەل ئەبیبەوە هەستێ ئوردون ڕێگەی پێنەگرێ عێراق ڕێگەی پێنەگرێت جوان بڕوا بتوانێت بگاتە تاران دووبارە ناتوانێت بەو مەسافەیە کە ئەم تیارەیە بنزی نەتوانێت هەبێ بۆ چوون و هاتنێکەوەوانە بەم ئەندازەیە ناتوانێت بگاتێ حتمما ئەم تیارانە لە ئاسمان بنزینیان پێدراوە وەرگیرا و ئەمریکاش لە پەنا ئەمەیا بەشدار بووە بۆیە توانیوێتی ئەم F35 بگاتە ئێران ئەگەر ئەمریکای لەگەڵانە بۆیان نێتوانی یا معنای وایە کە ئەم شتێکە کراوە لە بەرام ئێرانە شتێکی سادە نییە 100 دانە فرۆکە بێتە سەر ئاسمانەکەت ئەو شوێنانت بردومانکە لە 20 جێگت بدا بڵێن مەوادی ئەوەلی ساروخەکانت تێک بدا بەشێکی زۆر لە ئەو شوێنانەی کە پێوترە سەواریخی زد جو ئەوانە تێک بدا و ئەنزیمەی ڕادار وشتە تێک بدا بەڵام لەگەڵ ئەوەیە فیشەکێ بە تارێکە و نەرێ ساروخێ نەتوانێت تارێک بپێچێ و لە 100 تیارە تارێک دەکەوێتە خوارەوە 3 جار لێی بدات و بڕوات و بێ بەشە تێ پێشتر بێوتی و تیتیەوە دێم لێت ئەدەم و ئەوانە ئەمە نەکرابێ مە شتێکی کەم نییە بەرحاڵ باسەکە لەسەرەوەیە ئەمە وا دەرنەچوو بۆ جۆرێکە خەڵک ئەیانوێ گەرچی ئەوە شتێکی معنادارە بەڵام ئەوە دەرنەچوو کە بەشێک لە ڕاستڕەوەکان و بە تایبەتی هەندێک پێوا بێ لە ناسیۆنالیستەکانی کوردیش دەستیان خۆش کردبوو ئاوا ئادەی لێیدا ئەوە دنیا بە ئارەزوی خۆمانەوە ئیتر کوردستانە بێ بە کوردستانێکی گەورە و هەر چوار پارچەکە یەگرێ و ئەمانە ڕاد لەسەر ئەوانە چییە ئەو تێڕوانین و ئەو چاوەڕوانیە کە ئەم جوڵانەوە ڕاستڕەوانە لە
تەواوی ئێرانە دیارە فاشیستەکانی ئێرانیش هەمان شت ڕاستەوەکانی ئێرانیش هەمان شت لە ئەنگرانی کوڕەکەی شە هەمان شت ئەوانەی کە چاوەڕوانن بە پشتی دەبابەکان وەک چۆن ئەحمەد چەلەبیەکان بە پشتی دەبابەکانی ئەمریکا هاتن بوون بە دەسەڵاتداران ژانێ بە پشتی دەبابەکانی ئیسرائیل و ئەمریکا بێن ببن بە دەسەڵاتدار لە ئێرانە ئەوانی شەروە بەڵام ناسیۆنالیستە کوردەکان پێیان وایە خەونی دێرینەی میلەتی کورد دێتە دی خەونی دێرینەی ناسیۆنالیستەکانی کورد بەما هاتە دی ڕات چێ لەو بابەتانەوە مە چۆنەوە سەنگێن لەبارەت ئەو تەواو هێز لە ئێرانە جای هەڵەگەڕنەوە سەرێت تێم لەسەر باسی کوردستان بەڵام لە کولە لە ئێرانە دوو دانەشتەیە کە بازم هیوادارم وەخت بێ کات بێت و بڕونە سەری دوو جبهەتوانین بڵین وەک دوو جەناحی ڕاست بەش من ناوێنم بە جەناحی ڕاست لە واقع واکنشی ڕاستکرایانە یا واکنشی بورژوازی لە ئێرانە هەیەدانێکی کە ناوخۆیانێتە محوەری مقاومە و لایەنگری لە ڕژیم و لایەنگری لە هەموو ئەو گروە ئەوروپانەیە هێنێکیچکە ئێوە باسان کرد مەخسووسەن لە کوردستانیشە بەداخەوە جێگا و ڕێگای خۆی کردوێتەوە ئەو جەناحی ڕاستکرایە کە بە هیوایە کە بە ئاونانێکەکات ئەمان خۆ مەسەلە یەک هەروە چەند ڕۆژە لەسەر شتێک فکرمە کردەوە مەسەلە ئێتیک بوو مەسەلە ئەخلاق بوو کە ئەمانە تۆ ئایا ئەخلاقێکت هەیە نیتە لەسەرەوە کە چۆن تۆ ئەڵیت ئەوەڵەن پێت خۆشەکە ئەو جنایەتە کراوە لە فەلەستینیانی یا پێت خۆشیش نەبێ هیچ نایژی چۆن ئەڵێت لە نەهایەت ئایسا چون شرایەتێک کە فەرەهەم بووە بە نەفعی منە ئیسە ئەڵەگەڕینەوە لەسەرەوەی چەکە ئایا بە نەفیانە واقعیان نیە بەڵام هەرەوەکە ئیسە بیرەکەنەوە کە بە نەفیانە ئەو هەموو جنایەتە کە لە فەلەستینە ڕفەدا ئەوە فراموشەکەن جا دوای جاریچ حملەیەک ینی شەڕێک ئەگەر سوورەت بگرێت شەڕی ئێران و ناویشە شەڕی ئێران و ئیسرائیلیش ئەگەر سوورەت بگرێت ئەو هەم ئەگەر کۆمەڵکوژیە و ئەو خراپیە و ئەو ماڵوێرانی ئەویش بازم شتێکی نایژن یا ئەسڵەن لە بەرچاوی ناگرن یا ئەگەر لە بەرچاویشی بگرن زۆرەڵەن عادیە بوو ئایا ئەخلاق نەماوە ئایا جێگەی مەسائلی ئەخلاقی مەطرح نییە چۆنەوە سیاسەتێکم سیاستە پێم وابێ هەر سیاسەتێک هەر جەنە هەر شوێنێک کە تۆ وەک سیاست هەر کامەڵەن تەبەقاتیە تۆ ئەگەر وابستەیت بەرژەوەندیەکت هەیە بەرژەوەندیەکانیش ئەوەندە زاخە ئەتە تۆ مەجبوری لەواقع یەک شتایەک لە نەزەرا نەگریت بێژی ینی دەلایلێک بێنیتەوە بۆ خۆت ئەو دەلایلانە کافی ببینیت کە بێژی باتەوەجو بەمانە ئێمە مەجبورین کە ئەم بەرژەوەندی کوردە ئایا واقعاً بەرژەوەندی کوردی چاوە ئەگەر تەواو ئەمانیشە لە مەسەلەی ئەخلاقی لە نەزەرا بگرن ئایا واقعاً بەرژەوەندی کوردی چا ئایا ئەگەر ئیسرائیلیش حملە کات و جمهوری ئیسلامیش بڕوا ئایا واقعاً ئیمکان ئەوە هەیە کە چوار پارچەی کوردستان یەک بگرێتەوە و ئەو ئیمکانی چەندە ئیسە بە چەند دلیل بە یەک ئەوڵین دلیل ئەوەیە کە ماجارێکی پارتیە بگرن ماجارێکی نمونەمان هەیە یەکێتی و پارتیمان هەیە دوومە ئیسرائیل تا ئیسە بە سوورەتی مستەقیم هیچ حمایەتێکی لە هیچ شوێنێک نەکردووە لە هیچ شوێنێک بجز چرا جاسوسی کردووە توانیویە جارجارێ بەمبار و بەبار و توانیویە گەرەیەکی ڕەخنە بکە یعنی هەموو ئەو تەلاشی کردووە بەڵام هیچ کاتێک نهاتووە کە بە سوورایی بڵێت ئەسان تا هەتا قەتنامێ بوات بۆ سازمانی ملل جارێک بڵێ ئاغەگیان کوردستانی عێراق بێ هێن بێت استقلال وەربگرێت فرانسکە لەوە هشتا هیچ وەخت یا لە هیچ فشارێکی یا مەسەلەی ڕابطە بێن تورکیە و هینە لێرە تورکیە و ئیجازەیان نادا بچێت بە ئیسرائیل کە ئیسرائیل بێ بڕوات لە ئێرانە بەرژەوەندی کوڕ بکەبێتە بەر مەسەلەی ئەوەی چ نییە کە ئەوڵان مەسەلەی قازانجە لەوێ بعد ئیسرائیلیش قازانج ئەوەیە نییە کە ینی ئیسرائیل خۆی ناکاتە بە دوژمنی تورکیە درستە ئیسەپینیان هەیە بەڵام ئەو میزانە تورکیە نایڵێت کە مەترسی ئەمنیەتی ئیجاد کا بۆ خۆی چون ئەگە ئێرانیش مستەقل بێتەوە کوردستانی هێنیش خۆ بەبێتە مەترسی گەورەتر بۆ تورکیا تورکیەش ئەو کاتە ناتوانێت ئەوە قبولدا ئەم جارە تورکیا جێگای ئێران ئەگرێتەوە لەکوێنە لە فەلەستین و لە لوبنان ئەم جارە نیابەتی گروهایە نیابەتی بە جێگای ئێران گروهایە نیابەتی تورکیان کە لە چتا شارەکان
لە ئیسرائیل دەن نەتیجە قازانجی ئیسرائیلیش نییە کە بێت ئەو کارە بکە ئەمانە ئەگەر یعنی شوێنەکە وەکو پازڵێکە پازڵە بێ هەموو شتێک لەسەر جێگای خۆی بچنێت ناسیۆنالیستەکانی کورد یا فعالانی ناسیۆنالیستی کورد متاسفانە فقط قسمەتی لەو پازڵە بینن چۆن قسمەتێ بە جۆرێک دووچاری شەوکوێریە بن یا دووچاری چۆن شتەکان نبینن لە شتێکی گەورەترە نایبینن اتفاقا هەرە کوێرایەتیە کە ناتوانن جەنایەتەکەی فەلەستین جەنایەت ئیسرائیل لە فەلەستینی چا ببینن یا ئەلامی کەن بژنەوە ئەڵبەتە دەلایلی تاریخیشی هەیە کە چرا بۆچی بەشێک لە ناسیۆنالیسمی کورد کە کارێکی نییە بە خەڵکی فەلەستینەوە بە جۆرێک ئەو مەسەلەی چۆن فەلەستین وەکو بەشێک لە ناسیۆنالیزمی عەرەب ببینێت ناسیۆنالیزمی عەرەبی جواب خۆی بە دژی خۆی دەبینێت دەنەتیجە هاوڕێهادی هەزاین چۆن من لێرەیان نییە من وازام ناسیۆنالیستی کورد بەشێک نییە بە جۆرێک من نایەنێ پۆستال پەرستی بەڕاستی زام وشەکە زۆر هین نییە بەڵام بەڕاستی ئەم ئەحزابی ناسیۆنالیستی کووردە لە هەر شوێنێک پۆستاڵی سەربازێک هەبێ بە جۆرە لە جۆرەکان سوژدەی بووە بەنەوە چۆتە ناو مۆخ گێستانیانەوە ینی بەسەلەن لە ئێران بێ لە عێراق بێ لە تورکیا بێ لە هەر جێگایەک بێ یەکێک لە پۆستاڵەکانی ئەم ناوچەی هەڵەبژێرن و سوژدەی بۆ بن ئیتر ئیسرائیلیش پۆستاڵێکە لە پۆستاڵەکانی مەنتیقەکە و مەجبورن سوژدەی بۆ برن بە بڕای من زۆرتر مەسەلەکە ئەوەیە زۆرتر پشتگیریکردنیانە لە زۆردار پشتگیریکردنیان لە دەسەڵاتدار پشتگیریکردنیان لە دەوڵەتێکە نفوزی بەدەستێ بە ئاوا ڕۆشنی باسی فەڵەستینیەوە لە کوردستانی عێراقا کامەیە پشتیوان بۆ دۆزی ڕەوای خەڵکی کوردستانی تورکیا کامەیە پشتیوانی بۆ دۆزی ڕەوای خەڵکی کوردستانی ئێران ئەخر هەر لە کوردستانی عێراقا ئەم هەموو کارگەرە لە کوردستانی ئێرانەوە دێن پیان ئەڵێن ئێرانیەکان هاتن ئێرانەکان نانی ئێمەیان بڕی ئێرانەکان هاتن منافع ئەمە حەقیقەتی ناسیۆنالیزمی کووردە ینی لەناو خۆیانە کامەی ئەتیبار و کامە جێگا و شوێنە بۆ یەکتریان داناوە بۆ حساب یەکتریان تا ئێستا بگەن بە فەڵەستین بە بڕای من زۆرتر مەسەلەکە باسەکە لە مەواضعی کۆنەپەرستی بە ئەندازەیە قوڵ بۆتەوە کە ئەمە بەشێک لە مۆخی ئێسکی جوڵانەوەی کوردایەتی لە کوردستانە ئاوایە کە هەمیشە لەگەڵ دۆست زۆردارانە بووە لە دژی زۆردارێک بۆ وەڵام لە کەمە ئەمان کاتە دۆستی زۆردارێکی تر بوو هیچ کاتێک لە پەنا جوڵانەوە ئازادی خوازەکانی دنیای نەبووە شوێنەی نەگرتەوە بەداخەوە ئەو مەسەلەیش هەیە بەداخەوە یەک مەسەلەیەک هەیە ئەڵبەت ئەوە نییە کە لە دەورەیەکە لە جەنگی لە دۆرەی جنبشایە چینە زەدی ئەستێعماریە لە سەدەی 20 لە سەدەی 20 ئێمە شتایەکمانە دی لە ناو شتێک بە ناو سۆلیداریتێ و هەمبەستگی لە ناو جنبشایە مختلفە مەسەڵەن کوبا لەگەڵ ئەفریقای جنوبیە کەیسە بە جۆرێکی ئەو ئەفریقای جنوبیە لەگەڵ شتای بینین بە شێوەیەک لەگەڵ فلەستینای بینین یا وەلی بەڵام ئەو کاتە ئازادی خوازایەک لە ئەفریقا و لە ئاسیا و لە ئەوانە ئەرتباتێکی هێنیان بوو ئەڵبەتە ئەوانە مەسەلەی ئوردوگای شەرقیش بوو مەسەلەی وجودی شۆڕەویش بوو بۆم شێوانە و مەسەلێک خەباتێکی هاوبەشیش بوو خەباتێک هاوبەش بوو خەباتای هاوبەشی زەدی ئەستێعماری و ئێستەخاڵ تەلەبانە و ئەوانە بوو ئەوە فەزایەکی ئیجاد کردبوو کە ئەمانە بتوان بە جوش بە چکڵێک بە شێوەیەک لە هەمبەستەگی بگەین هەمبەستەگیەک توانین بڵین ناو هەمبەستەگیەک کە دژمنهای واحدیان بوو و ئەفق و ئامانچای واحدێکییان بوو جیاواز چۆن هەمبەستەگی شتێکمان هەیە بەناو هەمبەستەگی کرێکاری و هەمبەستەگی چینی کرێکارەوەوانە ئەوە شتێکی جیاوازە بەڵام ئەو شتیشمانە دی لە قرنی 20 بەڵام ئەمڕۆترەوە هەمبەستەگیە نەماوە یەکیچ دویچ ئەوە کە مەزلومە گەنایی بین مەزلوم متاسفانە خودێ مەزلومیەت بە خودی خۆت ئەوێتە نابێت بە دلیلێک بۆ ئیجادی هەمبەستەگی بینە بۆ دوو کەس کەم زۆمیان لێکراوە ئەگەر وا بۆ ئەمجا خۆ بە سورەتی تەبعی ئەگەر ئەم ئەتفاقە بکەفتایە کوردستان و فەلەستین نزیکترن یعنی هینەکانیان لەیەکەوە نزیکترە مشی هاودەردی و هاوچارەنووسی و بە جۆرێک هاوقەمیان بووە پێکەوە هەم لە فەلەستینە هەم لە کوردستانە لە کاتی خۆی اتفاقاً فەلەستینیش بۆ کوردستان نێکردووە ئەوەشی هەیە لە نظر شتەوە لە نظر تاریخەوە بڕێک لە
مجنووسەکانی ناسیۆنالیستی کورد بەوە شاراکەن کاڵن خۆ فەلەستینی شیش کات ئەو خاوپشتی و هاو دەنگی و بۆ حمایەت خۆیە لە کوردستان دەرنەبڕیوە مەخسوسەن چۆن فەلەستینی دەورێک هەم بە جۆرێک نزیک بوو بە جمهوری ئیسلامی هەم دۆرێکیش بە سەدام حوسێن نزیک بووە ئەمە بۆ باعیسەوەکە ئەوانیش میژوویەک چینیان نەبێت لایەنە فەلەستینیەکان پیسەت لەلایەن ئەمە چ بووگە بە بەهانەیەک بەشکڵی کە لایەنە کوردیەکان و لە ناسیۆنالیستەکانی کوردیش بڵێن ئیسە نۆگە ئێمەیە بەڵام ئەمە بەشێکیە بەشێتریشی دەیەقەن هەرەوەیەکە تەواشای زین کێ هێزە کام هێزە بە بەجۆرێک وا هینیشی یەکەن ئەڵێن ئێمە بەجێگایەوە بە هێزی خۆیان هێز لەناو خۆیانە ئیجادکەن ئەڵێن ئەبێ هێزەکان کار بکەن کە هێزەکان تعادلێک ینی بەرەو یەک قەرار بگرێت یعنی من بەجێگایە وەکو هێزی کە لە کورد بمە هێزێک لە کوردستانە و بتوانم لە پای بە پای خۆم بێسم ئەچن پەنابن سرێکیان پەنابن بە جمهوری ئیسلامی سرێکیان پەنابن بە تورکیا سرێکیان ئەڵێن خۆ بەرژەوەندی وایە کە ئیسرائیلیش بێ ئەگە ئیسرائیلیش بێ باشتر توانین لە جمهوری ئیسلامی استفاده بکەین ئەگە ئیسرائیل بێ باشتر توانین لە تورکیا استفاده بکەین یەقەنینەکان هەرێک معادلە نووسینن لە واقع خەرێکی هینێکی دیپلۆماسی سەخیف واقعتوانین بڵێ دەست خۆش بەرحاڵ ئەوەی کە معلوم بوو ئەمە هیچ کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانانیەوە خەڵکی کوردستان وەک چۆن ئێمە لە ڕابردووە دووبارە هەمان شتیانەوت بەشێک هەتا لە باڵی چەپی ئەم ژوورناوە ناسیۆنالیستیە ئیدعایە وایان نەکردەوە باهۆزی دیموکراسیە و ئەمریکا هاتووە و ئەمە لە دوای ساڵەکانی 91 لە 93 و 94وانەکەی تر ئەمریکا هاتووە بۆ ئەم ناوچەیە و لە پەنام دیموکراتیزمەی کە ئەمریکا هێنایە تێمە حەسینەوە میلەتی کوردیش بەنان و نەوایە گەگا و ئێمە ژتوانین خاوەنی دەوڵەتی خۆمان بێ بەڵام ئەوە 32 ساڵە ئەبینین کە زۆر شتی ناوم کۆمەلگای ئێمە بەڕاستی زۆر لە جاران خراپتر و زۆر داڕزاوە دروستە کە ژێر چەپۆکی بەعزین هیچی تر لەبەرێ بەعز نەماوە لە ناچووە بەڵام خەڵکی کوردستانی عێراق زۆر بە ڕۆشنی و بە ئێسک و بە گۆشتی خۆیان هەست بە ئیحساس بە زەلیلی و داماویەکەن بە دەست دوو هێزی میلیشیاییەوە کە هەموو هەست و نیستی ئەوانیان دەست بەسەرا گرتووە و خەریکی تاڵانکاری لەم کوردستانە یعنی معلوم بوو بەڵێ بەشێک لە چینی سەرەوەی کۆمەلگای ئێمە سوودی لە هاتنی ئەمریکاوانە وەرگرتووە بەڵام خەڵکی کارگەر و زەحمەتکێش خەڵکی دەستقڵی شاو و ماندوو خەڵکێکە بە عارەقی ناوچوانی خۆی ئەوێ برژی لەم کوردستانەی کە گوایە ئازاد بووە بە دەستی ئەمریکا و بە پشتیوانی ئەمریکا بە هیچ جۆرێک لە جاران حرمەت و ژیان و خێزان و ئایندەی ڕێز لێگیراوتر نییە ئەمە حقایقی باشێت کرد بە ئەمریکا هاتوو یانی بەسپایە و بە هەموو شتێکێ و لەوێ بوو دوجار دیمان کە پشتیوانی ئەمریکا لە کوردستانیش محدود بوو بە ئەگەر و شەرت و ینی عملێک بەڕاحەتی کورکەرکوویان واگوزار کرد و هیچیان نەوت یعنی ئیسێک ئەگەر بزانن شەرایەتێک فراهەمەکە بێت هەموو کوردستان ئەفرۆشن ئەگەر ینی لازم بێت هەموو کوردستان ئەفرۆشن ناوەشی کەماوتە ئێوەی نەوتمان هەیە جایسە لە کوردستانی ئێران نەوتیژنە نازانم بە ئەمریکا چۆنی ڕازیەکەن کە دیباعین لێ بکە و داکۆچیان لێ بکە پشتیوانی و هاوپشتی ئەمریکا و غەرب لە ئەم هێزانێکە لە کوردستانە حاکمن و ڕاگرتریان لەم دۆخەیە کە کەس نازانێت دەوڵەتین دەوڵەت نین حکوومەتمان هەیە نیمانە پەرلەمانمان هەیە نیمانە حکوومەتەکەمان چ جۆریە ئەوانە لەم دۆخەیە ڕاگیراوە ئەوانە و ئەمنیەتت هەیە نیتە ڕۆژێ هەتە ڕۆژێ نیتە ڕۆژێ ترسی لە دەستی بدەیتوەمانە لەم دۆخەیە ڕاگیرا بەشیی ئەوەی نەوتمان هەیە غازمان هەیە لە کوردستانی عێراق ئەوانە کە لە کوردستانی ئێرانە هێشتا نەدۆزراونەتەوە یانین نازانم سەبارەت بە کوردستانی ئێران ئەم دۆخە چۆنە بەهەرحاڵ ئەوەی کە هەیە معلومە کە ئەمە بە ئەو ئاکامە ناکە بگەڕێنەوە سەر باسێکەوەی کە لە ئایندەیە چی ممکنە لە ئەم دۆخە ڕووبە من پێم وایە بەشێک ئەم لێکدانەوەی کە ئێستا کراوە بۆ ئەم جەنگە و بەڕێزیشت ئاماژت پێدا کە وا پێ ئەچێ ڕێکەوتبن لەسەرەوەی مەودای ئەم جەنگە مەحدود بێ من وازانم ئەم جەنگە بۆ ئیسرائیل ناتوانێت مەوداکەی مەحدود بێ یعنی جمهوری ئیسلامی ئێران
قازانج و بەرژەوەندی لەوەیە کە ئەم شەڕە لە غەزە و لە لوبنان بچێتە پێشەوە، خەڵکی لوبنان ئەبن بە ئاردی ناو دڕک ئاوارە بن، ئەکوژرێن بەدایان هەزاریان نەکەون نەژێر دار و پەردووی ماڵەکانیانەوە مێشێک میوانی نییە، وەک چۆن لە غەزەیە ئەو کارە ساتە بەسەر خەڵکات و خۆمە جمهوری ئیسلامی ئێران پشتی پێوەی نێشاو و مناڵە و خەڵکە و چه احترامێک و ڕێزێک بۆ خەڵکی ئێراندانێ هەمان احترام و ڕێزی بۆ خەڵکی فەڵەستین دانێگەر کەمتر نەبێت. ئەمە واقعەتی ئەو دۆخەیە. بەڵام ئێران لە ڕێگەی ئەم شەڕەوە بە جۆرێک لە جۆرەکان ئیسرائیل وادارەکە بۆەوەی کەوا تەنازولی لە بەرامبەر یا خود سەری لە بەرامبەردا بنەوێنێ. بەڵام ئەم ئایندەیە بۆ ئیسرائیل قابلی قبولکردن نییە. ینی جمهوری ئیسلامی ئێران باشی بەوە نییە ئەم شەڕەکە ئێستا لە لوبنان و لە فەڵەستینە هەیە 10 ساڵی ترێژ درێژە بچێشێت. ئەسەن ئەمەی کە پێڵێن جەنگی فەرسایشی و ئەوانە تاکتیک و استراتیجی جمهوری ئیسلامی ئێران و ئەم هێزانەیە کە لە منتیقەیە هاوکارن لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە. جەنگی فەرسایشی شتێکە کە ئەمان نەخشیان بۆ داناوە، یعنی هەتا کە مەسەلەن ڕئیسی حیزب الله نەسرڵڵا پێش باوەیەک دوور و درێژ لەوە بەرباسی کردبوو کە بردنەوە لە ئیسرائیل لە بۆکسێنا دووشت هەیە یا زەربەی قازی پێڵێن بە عەرەبی، یانیەوە کە بۆکسێکی لێیت و کەسەکە کەوێت و ئەوانە یاخود بە نوقاتی بیتەوە. شەڕی ئێمە لەگەڵ ئیسرائیلە ئێمە بە نوقاتی بینەوە، پۆینتیان لێگرین و لە ئەنجامی شەڕەکەی ئەو پۆینتانی کە کۆیەکەینەوە لیانە بینەوە، نەک بە لێدانێکی زەربەی قازی و شەڕی ئێمە لەگەڵی استراتیجێکە لەسەری ڕێکوت. بەڵام ئیسرائیل ناتوانێت تەسلیم بەمە ببێ، یعنی نەک ئیسرائیل دەتوانێت ئیسرائیلێک کە بیەوێت ئاشتی لە ناوچەکەیە پارێزراو بێ ئەتوانێت شەڕا بگرێ، ئەتوانێت مناڵ نەکوژێ لە غەزەیە، ئەتوانێت واز لە کوشتنی خەڵکی لوبنان بێنێ، ئەتوانێت واز لەم ئینە بێنێ بە جۆرە لە جۆرەکان بەڕێ ژێر پێیان ڕاکێشە و بیانویان بۆ نێڵێتەوە. ئێستا حیزب الله وت چی بۆچی شەڕی لەگەڵ ئێرانە لەگەڵ ئیسرائیلە دەست پێکرێت و مناڵە کوژی لە غەزەیە مەش بەردەوامە بین لە شەڕکردن لەگەڵ تات لەوێت تەواوی کە من لێرە تەواوێکی ئیسرائیل قابل بەوە نەبوو ئەمە قبولکە. بۆچی؟ چونکە ئاشتیکردنی ئیسرائیل لەگەڵ دراوسێکانیە لەگەڵ خەڵکە کۆتایی هێنانی شەڕ بەتایبەتی لەم قۆناغی ئێستا لەم دۆخەیە بە معنای دۆڕانێکی جۆرێک استراتیژیە بۆ ئیسرائیل وە بێ پاشەکشەی زۆر گەورە بکە کە ئیسرائیل ئێستا بە سەرکردایەتی نەتەنیاهو و باڵی ڕاست و باڵی فاشیزمەوەمانە منخی لێ خۆش کردووە لێ تەواو فرسەتێکم بۆ دەهڵکەوتووەم جارە نەک بەتەنها کێشەی ئیسرائیلەوان هەر ئاسانە بم بە یەکە تازەی خۆرهەڵاتی ناوەڕاستوانەوە هەرچێکم بێ بە ئارەزوی من بێ. ئەمە نەخشەی ئیسرائیلە لە ئێستا. لەبەر ئەوە قبولکردنی ئەم دۆخەکەی ئێران ئەیەوێتوانە بە ئیسرائیل تەحمل ناکرێەوە. ئەگەر ئەم زەربەیەش کەم بووە، ئەمە بۆ چوونی منە، ئەم زەربەیە بە خاتریەوە کەم بووە کە بایدن و ئەمریکیەکان و ئیدارەی ئەمریکی ڕێگەی بەوە نادا ئیسرائیل غێری ئەمە بکە، چونکە ئێران هەڕەشەی لە هەموو دراوسەکانی کردووە، گەیشتنی و تیارانەوە گوتم تەکنۆلۆژیایکی زۆری ئەوەیە، پاراستنی ئیسرائیل لە بەرامبەر هێرشی متەقابلی ئێرانە تەکنۆلۆژیایکی باشیوێ، تەواوی ئەمانەش بەدەست ئەمریکایە. و بەڕاستی ئیسرائیل ئەتوانێت نەخشەدا بنێ بۆ تیرۆرکردنی خودی خامنەئی، بەڵام خامنەیە کە لە ژێر چەند نهۆم خانۆوە محکەم خۆی ڕاگرتووە ئەوانە خۆی هێشتۆتەوە بەبێ ئەو قومبەلانەی کە تەنها ئەمریکا هەیە ئیسرائیل ناتوانێت زەفەری پێبەرێ. لەبەرەوە ئەمە کە ئاوا مەحدود بۆەمانە بەهۆی ئەوەیە کە ئەم شەڕی مشترەکی ئیسرائیل و ئەمریکایە لە بەرامبەر ئێرانە نەک بە تەنها شەڕی ئیسرائیل. ئایا ئەم دۆخە لە دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا کە 6 نۆڤەمبەر تەواوە بێت و دوای ئەوە حکوومەتێکی تازە دێ کە تەوەقعاتی زۆرەوەی کە ترامپی باتەوە، ئایا ئەم دۆخە هەروە بەردەوامە بێ؟ ئەوەی کە دیار و ئاشکرایە کە ئەگەری بەردەوام بوونی ئەم دۆخە ئاوا زۆر زۆر سەختە. بەرەوە شارەکەم بە بارودۆخی دوای انتخابات یان دوای هەڵبژاردن لە ئەمریکا اشارەی درستێک وتکرد اتفاقا چۆن شەڕی چۆن گوێم لە سریە لە بەشێک لە چەپەکانی یا چەپ و بەسپاشت هەتا لە مەحوری مقاومەت لە هینا بووکە لە ئێرانە کە وەختێک اشارەی بەم شەڕیانە کردوتیان ئەم شەڕە یا ئەسەن بوچوونێکی هەیە بوچوونێکی بە جۆرێک ئەسلی ئەوەیە کە ئەڵێن شەڕی فەلەستینە لەواقع مەسەلەیەک شێکتر ڕۆخی نەداوە، یعنی مەسە شەڕێک نییە شەڕێک بین ئێران وێمانە دەرگیریایەکە ئیجاد بووە، بەڵام شەڕی ئەسلی ئەوەیە کە ئیسرائیل هاتووە حمڵای کردووە بە فەلەستین و مەسەلە ئەوە ئەسلیە. ئەوە کە جەنایەتی ئەسلی لە ئەلعان لە فەلەستینە ڕۆخەدا ئەوە درست
وایە بەڵامەتر شەڕ لەوەقع شەڕی تەنیا فەلەستین نییە و محدودیش بە فەلەستینیە شەڕی فەلەستینی جێ بە هەڵگەڕینەوەستان بۆچی ایجاد بوو لە خودی ئەو لە 7 ئۆکتۆبرەوە یعنی دۆری جدیدی شەڕی فین و بۆچی وایە لێ هاتووەوانە باسێترە بەڵام مشخصەن ئیسا ئەتر ئەم شەڕێکی منتەقەییە لەواقع بە شکڵێک دەتوانین بێژین شەڕێکیش بۆ ئیسرائیل بە شکڵێک مەجبورە خۆی لە وەزعە نەجات بە یا فرسەتێکی ایجاد واتوانین بۆ ئیسرائیل کە وەزعیەتێک باشتر بۆ خۆی ایجاد کات چون ئیسرائیل تەواو تەلاش خۆی کردووە بەرهەڵام چەند مدەتە اتفاقاتێک کە لە دوای مەخصوسەن لە دەهەی 90 لە قەرنی تازە واتوانین بێژین قەرنی 21ەوە اتفاق کردووە بارودۆخی تازەی دروست کردووە بۆ ئیسرائیل دانای لە بارودۆخ ئیسرائیلەکان ئەوەیە کە عەربی وڵاتە ناسیۆنالیزمی عەربیەتە لە حاڵەتێکی فەراوەڵاتی تقریبا زعیفتر بووە ئەو حاڵەتی شتێ نەماوە وەسەڵەن حاڵەتی منتەقەیە یعنی جاران لە مەخسوسەن لە ساڵەکانی لە دەهەی 60 و 70 و 80کانە ناسیۆنالیزمی عەربی یا ئەو یا شورای هاوکاری عەربی شورایەکی قدرەتمەند بوو یعنی عەرەبەکان بە شکڵێک ئەتوانین بێژین بە هێزێکی فەراملیەتییان بوو فەراکشوەریان بوو ناوچەیی هێنیان دەکرد ئیستا بە شکڵێک وای لە هاتووە کە دەوڵەت ملت جێگای خۆی گرتوێتەوە بە شکڵێک زۆرتر یعنی ئەتوانین بێژین عەرەبستان سەعودیە ئەماراتە نازانم میسرە هەر کامیشیان بەرژەوەندی و قازحین خۆیان هەیە بە شکڵێک شرایەتی جوای لێ هاتووە کە هەمووش هەمووش بەرزەوەنجی امتیازێک یا وەزعیەتێک کە ئەمارات هەیەی ئەبینی عەرەبستان نیەتی یا قەتەر نێتی ئەبینی قەتەر جپەیترە ئەمارات هێنێترە جپەیەکترە هەر ئەمەوێتە باعیسەوە کە ئەو ناسیۆنالیزمی عەربیە وەک حاڵەتێکی فەراکشوەری و حاڵەتێکی منتەقەی زعیف بووە جێگای تێگردوویەتی جێگاکانی هاتووە دەوڵەت ملەتەکانی شەرکام بە جیاگانە سریکیان خۆیان مەسەلەی خۆیان چۆن باتۆژە بە قازانجێکە هەیەە لە نەزەر سیاسی اقتصادیەوە توانێت گیانە قەرارداد سوڵح ئیمزاکان لەگەڵ ئیسرائیلە سریکییان هەنووز کێشیان ماوە کەسێک کشوەرێکە دانێ لە دەلایلەکانیش دواخان هەتا بتوانین بێژین حمڵە بە مستریش بە عراقیش کرا هەتا دانێ لە عەلەتەکانی شەرەمە بوو دانێ لە عەلەتەکانی چۆن بەرحاڵ عراق یەکێ لە کشوەری قودرەتمەند بوو کە یتوانی یەکێ لە دوژمنە ئەسڵیەکان چت بێت فەلەستین بێت کە عێراق نەما دوجاریش حمڵیان کردە و مەسەلەیە ایجاد بووگەرێکیان و بە شکڵی تری سووریە ماگەرێکیان بە شکڵی تری سووریەش هەستن کە سووریا هەست نەبوو بەڵام زعیف بووەترە و دۆران قدرەتی یەکە تازی دۆرای ئەسەدی باوکی نەماوە هەرەمە بۆ باعیسەوە کە شرایەتێک تازە بۆ ئیسرائیل ایجاد بووە یعنی ئیسرائیل ئەتوانێت ژێ ئیسە من ئەتوانم قدرەتێکی زۆرتر بێت ئیسە من ئەتوانم نفوذێکی زۆرتر بێت بەڵام هاوکاتە ئەبینێ لە مەسەلەکە حەل نەبووە لە ناو کشوەرەکەی خۆیان باینکە توانیە لەگەڵ عەرەبستان سەعودیە ئەتوانیە لەگەڵ هەموو زۆر لەگەڵ مسرە سۆفکا بەڵام لە غەزەکە هەن لە حوساب دیوار بە دیوار مەسەلەکەی حەل نەبووە لە هەرەمە بۆ باعیسەوە کە خود ئیسرائیل بە شکڵێک منە بێ ئەم مەسەلە حەلکە مەسەلەی حەلکردنیش لە غەزا و لەشتە بە شکڵێک بازم وەسڵاوێتەوە بە لایەترەوە بە ئێرانەوە ئێرانی شێوە ئێران مەخسوسەن جمهوری ئیسلامی وەک هەر بۆژواییەک وەک هەر حکوومەتێک کە احتیاجی هەست بە حۆزەی نفوس توانی بە کارتی شیعەگەری قدرەتێکی فەرامنتەقەی دروستکە بە کارتی شیعەگەریت فقط کارێکە ڕژیمی شەژ نەتوانێ ئەو کارە بکە یا ڕژیمی ناسیۆنالیستی غێرە مەسەوی ناتوانێ ئەو کارە بکە بەڵام من بە کارتی شیعەگەریەوە توانی سریە سادە بە سوور بە شکڵێکی سادە لۆحانەوە تێنەڵێن ئای جمهوری ئیسلامی هەتا سریە لە چەپەکانی جواڵێن هەتا جمهوری ئیسلامی ئەوە پۆڵەکان لەوێ خەرجەکات و لەوێ خەرجەکاتێتە ناو باب ئەم پۆڵە خودی بۆژوازی ئێران ئەم تەسلیمیە کردووە بەرژەوەندی ئەوەیە کە ئەم پۆڵە ئەگە پۆڵی لەوە خەرجکە یعنی قدرەتی فەرامنتەقەی تۆ دروستەکەی نفوذە فەرامنتەقەی دروست کردووە ئیسە بە شکڵێکی گەندەڵ و بە شکڵێکی بەڵام ئەمە کارتێکی کە
اتفاقا ئەبێت قسەکانی خۆ دەبیر نەچێتەوە لێرە یەک سەرنجم هەیە بیڵێم بە قسەکانی خۆ دەبیر نەچێتەوە زۆر باسیەوە کرێ پارە و پولی جمهوری ئیسلامی ئێران سەرفە بێت لە لوبناان و نازانم لە فەڵەستین و ئەوانێ بەشی زۆری ئەو پارە و پولە ئەزانی لەکوێوە دێ لەو نەوتە قاچاقەوە دێ کە عەسابەکان و گروپەکانی سەر بە ئێران لە عێراقی دزن باشە بە پێی قانونی ئۆپێک و ئەوانە عێراق بێت 2 ملیۆن بەرمیل دەربێنێ لە نەوتی بەسرە و ئەوانە نزیکە 4 ملیۆن بەرمیل دەریە 2 ملیۆن بەرمیلەکەی تری قاچاقە ئەمانە ئەیفرۆشن بە هاوکاری ئێران و پارۆپولی ئێران بۆ سەرفکردنەوەە بەشێکی زۆر و گەورەی لێەوە دێ یعنی ئەگەر کارگەری ئێرانیە چێتە سەر جادە جاری وا هەیە ئەڵێ غەزە و لوبنان ماڵی ئێمەیان وێران کردووانەوە بە پاش بزانن وانی حقەتەکەی ئەوەیە بۆژوازی ئێران و جمهوری ئیسلامی ئێران ماڵی ئەوێ وێران کردو غەزە و لوبنان ماڵی ئەوێ وێران نەکردو ئەگەر باسی پۆڵی شتێکیش بڵێم هەر باسی پۆڵەکە لە ئێرانە یەک مسلمە کە لە ئێرانە کەمبودی پۆڵ وجودی نییە کەمبودی ئیمکانات وجودی نییە بۆکێ بۆ چۆن ئەگەر تۆ کە سەرێک ئێران کەی سەرێک خەرچایەک عجیب و غەریب جەریانی سان جەریانی پۆڵ هەر وەک پۆڵ سەری جەریانی پۆڵ چۆن شوێرێک ئەمکەنی سا وەک کورەی جنوبی مەسە کورەی شماڵی بەخشی یەک شوێرێک کە لە شۆرای ئەفریقایی فەرزگە یا مەس فەرزگە لە شوێر وەک ئەفغانستان ئەبینی خۆ کەمبودی نەقدینگیش هەیە ینی ئەتر ئەبینی ینی ئاشکارە بەڵام لە ئێران ئەوانیە لە ئێران ئاڵان شتێک کە ئاشکارە فاصلەی تەبەقاتی هەیە مشکلێکایە ئەوە نییە کە فەقر هەیە یا پارە نییە یا شت نییە مشکلێکایە ئەوەیە کە اختلافاتی تەبەقاتی هەیە مشکل ئەوەیە کە تەبەقەی کرێکار نەتوانیوە خۆی سازمان بە مشکل ئەوەیە کە یانی ئێمە تەبەقەیەکی فەرا تەبەقەیەک کە زندگیە فەرا لە فۆق لاکچریان هەیە ئیسە لە ئێرانە وجودیان هەیە پارەیە کە بۆ تەزیینات بەکارەبرێت پارەیە کە بۆ ئارایش بەکارەبرێ پارەیە کە بۆ ماشیوەکردنهای لوکس بەکارەبرێ پارەیە بۆ ژیانی لاکچری بەکارەبرێت لە هیچ شوێنێکترا بەکار نابرێت ئەوە ینی پارە لەو وڵاتە هەیە بەڵام گەڕانەوە بۆ مەسەلەوە دەیەقەن هەرەمە خودی ئەمە ئەم قدرەتی فەرامنتەقەیە کە جمهوری ئیسلامی بەم شێوەشتی کردووە پێخۆش نییە بە شکڵێکی چی چۆن هەم مەسەلە فقط هیچ نییە بەم ئەڵبەتە ئیدۆلۆژیکی شەیە توانێت هەر بە مەسەلە لە شەبەکەیەک سەرکوب ایجاد کە لە ناویچەوە بەڵام زۆرتر لە مەسەلە توانویە کە الان ئەمریکا بە حملە و بە 1001 دانە بە پینێکی سەراسەری و هەزاران شەڕێکی گستەردە توانیە واردی عێراق بێت کە جمهوری ئیسلامی توانی هەر بەیانیەکەی جمهوری ئیسلامی لە نمایەندەگی کرا لە هینا لە مەجلسی عێراق ڕاست دقیقاً وایە دەرحاڵ من تێڕوانینەکەم ئەوە بوو کە ئەمە لەوانەیە فەسڵێکی ئەم مواجهەیە بێ ئەم مواجهەیە تەواو نەبووە و ئەم هەڕەشەیە بەردەوامە و ئەم هەڕەشەیە لە بەردەم خەڵکی ئێرانایە وەک چۆن ئێمە فلیمەکەمان بینی لە عێراقا بەچوە گەیشت وەزعەکەمان بینی گەیشتە چوە ئەوانە ممکنە ئەو دۆخەی کە ئێمە لە عێراقا هەمان بووە لە چاوەوەی ئێرانە لە نتیجەی قوڵبوونەوەی ئەم شەڕە و پەلامار بۆ سەر جمهوری ئیسلامی و تێکچوونی جمهوری ئیسلامی لە ئەنجامی شەڕات چکەم دوانە زۆری فەرقە تێکچوونی جمهوری ئیسلامی لە بەرامبەر جوڵانەوەیکی شۆڕژێڕانەی جەماوەریە وەکو بۆ نمونە جمهوری ژینا یا تا مەسەلەن زۆر لەوانەیە شیعارەتەکانی بە تەواوی ڕوون نییە پلاتفۆرمەکەی بە تەواوەتی ڕوون نییە مەشتێکە بەڵام تێکچوونی لە بەرامبەر شەڕێکا و لە بەرامبەر هێزێکی ئیمپریالیستان و کۆنەپەرستانەیە مەسەلەیەکی ترە ئەمەیان ئەم وڵاتە هەڵەوەشێنێ لە بەریکی هەڵەوەشێنەوە ئەو دۆخە ئەمشینە عێراق لە چاوێ یاری بازیچەی مناڵان بە دەردی خۆتان ئەڵێنەوەوانە ئەوەی کە لە ئێرانە ممچینە ڕووبا و ئەو گۆماوی خوێنی کە ممچینە لە ئێرانە قەومێ لە بەرامبەر ئەمە چەپ و کۆمونیستەکان ئەڵێن چی ئەوەکو شورای هێزە چەپ و کۆمونیستەکانی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستان تا ئێستا لە بابەت ئەمانەوە تەسویرێکی ڕۆشنتان عرض کردووە ئایا نەخشەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە ئەگەر ئەو شتێکە ئێمە لە کوردستانی عێراقا بینیمانە لە کوردستانی ئێرانە دووبارە نەبێتەوە ئەبێت چی بکرێ و ئەبێت چ ڕێگایە بگرینە بەر بۆی کەوا بەر بەم کۆنەپەرستیە بگرین ئەنی زۆر کەسن پێیان وایە کە نەخێر کوردستانی ئێران لە چاو کوردستانی عێراقا فەرقی هەیە لەوێ چەپ و کۆمونیزم مێژووی هەیە تاریخی هەیە هەمووەمانە دروستن هەموومانە ڕاستن بەڵام چەپ و کۆمونیزم لە کوردستانی عێراقی شامێژوو تاریخی هەبوو
سەردەمانێکە 91 ڕوویداوانە بەر لەوە یەکێتی و پارتی بدەڕێتەوە شار بەدەستی شوراکانەوە و شوراکان دنیایان ڕێخست تەنزیمی ژیانی مەدەنیان کرد هەموو ئەوەی کە لە کۆمەلگایە پێویستی پێبوو ئەو کۆمەکە سەرەتایانی کە کۆمەلگا لەسەر پێی خۆڕابگرێت لە شوراکانەوە کرا شوراکان هەتا چەکیشان مەدەستەوە چەکداریش بوون لە پەرامار لە بەرامبەر مقاومەتکرد لە بەرامبەر ڕژێمی بەعسا بەشداریان کردو ئەوانە بەڵام نەتیجەکەی بەوە گەشتکەی بینی لە کوردستانی عێراقا ینی ئەمە ممکنە لە کوردستانی ئێرانیشا دووبارە بێتەوە لە جێگایکی زۆر لە شارەکانی کوردستانی ئێرانە جمهوری ئیسلامیش و ئێرانیش بڕوخێ سەلەفیەکان نفوزن دەسەڵاتن ناتوانانی ئینکاریان بکە ئەوە ئێستا حیزبیان نیە دەسەڵاتیان نێبیانی حیزب دروستەکەن و لە بەرامبەر تۆیا قوتەبنەوە دروستە بن چونکە لە ڕۆی کۆمەڵایەتیەوە پەلوپۆیان هاویشتووە بەرژەوەندی تۆڕی بەرژەوەندیان دروست کردووە پاریان هەڵڕشتووە بانقیان هەیە ئەمانە مەسایلێک نین کە ئێمە لە بەرچان نەکرین شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران لە بەرامبەر ئەمەیان نەخشەی چییە من و زۆر خەڵکی تریش چاوەڕوانی ئەوەن کام ئەوە پرسیارکی گرنگە بەڵام یەک بەر لەوە واردەم هین وەستەقیم بڵین ئەبێ وا بکە یەک دووسێک خاڵ زۆر گرنگە خەڵێکەوە ئەوەیەکە وەڵام ئەو شرایطش لە شەڕی کاتێک حملە کرا بە عێراق ئەتر ئەو حملەکە مشخص بوو هەتێت ئەمە ئەهدافەکەی چی و نەتیجەکەی چییە یعنی نە کەسێکە ئێودناک خودی سەدام بوو ئەترافیانی سەدامی جیهانزانی تێکارتەوەوە پێم وابێت تەنها کەسێکە باشتر دانهێنی بوو وەزیرێکی مخابراتی بوو یا شتێکی وای مخابرات بوو یا شتێکی وا بوو ناوێکی خۆی نەبوو کابراایکی محەممەد سای سەحافەکەی دوو مەرحەلە جواب بکەینەوە هاوڕێ هادی یەکەمیان ساڵی 91کە ئەو جوڵانەوەی شورایی ئەوەی کە من باسم کردو ئەمانە من قسە لەسەر 91کەکەم ینی 33 ساڵ بر لە ئێستا باشەکە خۆم بۆ خۆم بەشێک بووم لە ئەم جوڵانەوەیەوە ئاگادارم و تاریخەکەی ێزانم ئەمەیان باسی 91کەکەین باسی 2023 ئەوە باسێکی ترە 13 ساڵ دوای گەمارۆی ئابووری دوای داوەشانی ئەم کۆمەلگایەوانەمە قسە لەسەر عێراقەکەین بەڵام خودی کوردستان یەک کارکرا ینی ئەگەر شارێک شکۆلەکەن بە 91 ئەوە بوو کە شوراکان تشکیل بوون لە کوردستانی عێراقا بەڵام نەقتێک گەورەکەی هەمانە کە هەڵگەڕینەوە وتمان کە قودرەتی پارتی و یەکێتی و من دەستکەم گرت بەرەنگاری لەگەڵ ئەو هێزانە دەستکەم گیرە پێمان وا بوو ئەوانتێن بە نیروهایەک دموکرات خوازن و هێزەکە و دەسەڵاتی ئێمە بە ڕسمیە دەناسن ینی چوونێک ئاوا بوو بەشکڵی چۆنەگە یا ئەو فرسەتیشمانە نەدا بە خۆمان کە خۆمان هێزی پاراستن لە خۆمان دروستکەین یعنی تو وەختێک کارێک دروستەکەی بێ هێزی پاراستنیی بۆ دروستکە خاصیەکەی ئەمە مەسەلەیەکە لە کوردستانی عێراقا یا لە کوردیا لە خودی سەراسەری ئێرانە ئەوە کە چی لێتێت و چەندێک ئەو وەزیەتی دو قوتبیە ئیجادەوەی یا بە شکڵێک ئێمە توانین مستەقیمەن هێزەکان یعنی هێزی وەک بڵین زدی ڕژیم کوردستان حاکم بن ئەوە پرسیارێکی بازە وەشتا پێم وانییە هەنووز لەوێ نین لە کوردستانە چۆن مەخصوسەن ئەو بازەمەگەر لازم بوو هەڵگەڕینەوە فعلەن بە حملەی نظامی قەرانیە اتفاق بکەین ئێستا زۆربەی سریەک لە حزاب و فەسمەر کە حزابەکان سریەکیان هاتنوتیان ئاغاگەر حملە بکرێ احتماڵی هەیە کە ڕژیم بڕوخێ من معتقدم کە ئەگەر حملەش بکرێت ئەگە حملەکەش لەمە شەدیدتر بێ بازم هەر قەرار نییە ڕژیم بڕوخێت بەڵام شرایطێکی ایجاد دەبێ هەری سەر و شرایطش ایجاد بووە شرایطی چەروە خۆتان ئیشارەتان کرد لە چەند ساڵ لەمەوبەری ایجاد بووە جەموجۆلێک ئێمە ئەبینین لە کوردستانە ئەو جەموجۆڵە در نەتیجە کۆمونیستەکان یەک کارەوەیە کە ئێمە ماتەڵ هیچ حملەیەک نظامی نابێت یعنی بەرژەوەندی خەڵک و چارەنووسی خەڵک پەیوەند نابێت بە حملەی نظامیەوە زدی حملەی نظامی تا ئەو کاتەوە شوێنە کە بە ڕۆشنگەری بێ بە شار کارێکی سەکارێکە ئەوێ بەر لە شەڕ بین ینی هاوارکەن کە ئێمە شتمانە نییە در قسمەتێکی ژەوەیە کە شار بۆ ڕژیم و جمهوری ئیسلامی و حضور لە حضوری خەڵک لە خیابانە حضوری
خەڵک فعالەتی هێزی فعالەتی سیاسی ئەجتماعی ئەتفاقاً بزوتنەوە ئەجتماعیەکان لە کوردستان و لە ئێرانە ئەتفاقاً خۆی فشارێک ئەوە کە جمهوری ئیسلامی مەجبورە فتێڵەی شەڕیش کەم بکە، چونکە جمهوری ئیسلامی متوجهەیە کە لەگەڵ خەڵکی خۆیە، بەڵام ئەگەر متوجه بێت کە خەڵکی خۆی لەگەڵە و بە شەڕ ئەتوانێت ئەو بزوتنەوە سەرکوت بکە قایەتەن وارد و شەڕا بێ، بەڵام ئەبێ جمهوری ئیسلامی متوجه بێ کە لە هەر سوورەتێکە ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی نین، ئەمە زۆر مهمە، بە هەر دلیلێک ئەمە لەگەڵ جمهوری ئیسلامی نین، ئەمە پەیامێکە بۆ جمهوری ئیسلامی کە ئەتوانێت بکەنێتە پەیامێکی تریش ئەوەیە کە خودی کۆمونیستەکان مەجبورن کۆمونیستەکان ئێمە ئەڵین کۆمونیستەکان مەشەخەسەن من وە خۆم بڕوام وایە کۆمونیستی کام تەبەقە ئێمە قایەتەن چۆنێتر ئەوەندە لە ئەنقلابی ئۆکتۆبرەوە تا ئێستا هەتا پشت لە ئەنقلابی ئۆکتۆبریش توەزانیمان کە ئەنوا قسەم کۆمونیست هات و ئەنوا قسەم تەبەقە هات و بردی و بەرژەوەندی تەبەقاتی چینهای مختلفیان گرد و کۆمونیستی بوو وەزیف دوام مدەتی وەزیفەی خۆی دانا کە ئینقلاب سەنعەتی بکات و کۆمونیستتر هات وەزیفەی ناسیۆنالیزم بەرەو پێشبردنەوەی ناسیۆنالیزمی کردە بەرژەوەندی خۆی یادی وەزیفەی خۆی کۆمونیستتر هات وتی کاری من دژی ئیمپریالیستی جیهانیە و کۆمونیستتر هات کۆمونیست هات بە شکڵی کارایەک ترکرد، بەڵام ئەم کۆمونیستە کە ئێمە ناوی بن کۆمونیستێک کە بەرژەوەندی جیاواز نییە وەک مانیفستەڵێ جیاواز نییە لە بەرژەوەندی چینی کرێکار کۆمونیستێکە کە مەجبورە بە شوێنی بەرژەوەندی چینی کرێکارەوە بێ بەرژەوەندی چینی کرێکاریش ئەوەیە کە بتوانێت بەرژەوەندی چینی کرێکار چیە لە شوێنی وە کوردستانە بەرژەوەندی فقط چینی کرێکارێکی ئەوەیە کە سازماندەهی خۆی تەشەکولەکانی شوراکانی و هەروەها گەشەپێدان بە هەموو ئەو جنبشە ئیجتیماعیانە وەکو جنبشی ژنان وەکو جنبشی ئازادی خوازانی مازانەوە هەروە قسەم جنبشای ئازادی خوازانەکە لە کوردستانە هەیە مەخصوسەن کە مخصوصەن جنبشی ژنان لە زۆر ئەساسی و گرینگە، بەڵام بە شتێکی بلێ دیزگاهێکی مارکسیستەوە لە دیزگاهی مارکسیستیەوە ئەو جنبشیشە بتوانێت لە ناوڕۆکەوە لە بە شکڵێکی ڕادیکاڵ بکاتە بەشێک لە هینی خۆی بەشێک لە هاوسەرنوشت و هاوچارەی خۆی بە نەتیجە سازماندەهی ئیجتیماعی ئەگەر وەک پێم بگرین سازماندەهی ئیجتیماعی گەورەترین وەزیفەی ئێمەیە لەم شرایطە ئەم سازماندەهی ئیجتیماعی چیسە لە هەر شرایطێکە وەزیفەی مشخصیەیە لێرە ئەرێ شوراکان نازانم اتحادیەکان ئەگەر لەکوێنە خەڵگەتوان یەک بگرنەوە لەکوێنە خەڵگەتوانێت خۆی سازمان بە لە وەخت خۆیان لەکوێنە ئەتوانێت خەڵک خۆشی مستەلح بکات اتفاقا ئەگەر کاریش گەیشتەوە شوێنەکە بێ بەرانگاری چ لەگەڵ جمهوری ئیسلامیە بێ چ لەگەڵ قسەمی نیروهای مرتجعە بێ ئێمە لە کوردستان شتێک جالب هەیە لە هێنایسەت فقط ئەمە زۆر مهمە باسی کەین وەختێک باسی ارتجاعەکەین کە بۆ ئەلعان هێزەکان هێزی مەسەڵەن ناسیۆنالیزمی شەبەکە بەتۆ زۆر نەماوە لە فەلەستین ناچن لەگەڵ هەمان ساشەڕەکەن ئێمە ئەو کات لە ساڵی لە ئەوایلی ئەواخری 50 ئەوایلی 60ەوە کۆمەڵە چوو لەگەڵ هینا لە سپای ڕۆزگاری کە سپایەکی چت بوو لە هێزێکی مەسەوی بوو وەکەم مربوط بن ئەنوا قسان شێخ و ئەنوا قسامە بوو وانی خەلع سەلاح کرد یا دوجار چون حزب دموکراتانی نادا بە بازیەکی دموکراتیک کایەکی دموکراتیک یا فەزایکی ایجاد ناکرد و حەزیە کرد ملهۆڕی کات و تەنیا خۆی بە نوێنەری کوردستان زانی لە بەرابەر دموکراتیشەوە ڕاوەستا لە کاندیداگە لە ساڵەکانی 60 هەرو کاتە کە ئیساتر بە ئەو تەجروبانە هەرو تەجروبایەکی گەورن ئیسەچارەت بێ بە شێوەیەک تر ئەو سازماندەهیە بگرێت بە شێوەیەک تر ئێمە خوازیارێت فاقەن لە وەخت خۆیان خوازیاری مەست ئەگەر شورایەکمان بێت ئەگەر اتحادیەکمان بێت ئەگەر سازمانێکمان بێت ئەگەر خەڵک بتوانێت سازماندەهیەکی بێ بۆ خۆی بەشەی هەمزەمان چاوێکیشی بە ئەسلحەوە بێت یعنی متوجێ نیرویە پێشمەرگە نابێت یعنی نیروەکەی نابێت منتەزری حزبی دموکرات و نازانم سازمان زەحمەتکێشان بێ بۆ شەڕکە خەڵکیشش ئەگەر قرار لەسەر ئەوە ڕەهەندێکی گرنگی ئەم دۆخەیە ڕاستی بۆ پارێزی و پاراستنی دەستکەوتەکانەوەوانە بە هێزی چەکداری جەماوەری مەسەلەیەکی گرنگ و مهمەوە ئەمە لەم بابەتەوە جوڵانەوەی ئازادی خوازانە لە کوردستانی ئێرانە تەجروبەیەکی زۆر دەوڵەمەنی هەیە بەڵام باسەکە لەسەرەوەی هەر ئەمڕۆ ئەوەی کە بەر نەزەری منەکە ئەوەیە کە
هەر ئەمڕۆ پێویستە ڕیزی ئەو خەڵکە ئازادی خوازی کە لە گۆڕانکاریەکانی داهاتوو چاوی لەوە نییە کەسێک بەجامانەوە لە جاتی ئەوەی کە بەڕیشی بڵین ئیسلامیانەوە حکمی بکات و دەسەڵاتی بەسەرا بگرێ وەکو چاوی لەوەیە ئازادتر بێ یەکسانتر بێ بەختەوەتر و خۆشگوزەرانتر بێ ئەم ڕیزە ئەم سەفە خۆیان لەوانی تر جا بکەنەوە. باسەکە لەسەرەوە نییە ئێوە باسی کوردایەتێکەکەن ئێمە باسی کوردایەتی ناکەین ئێمە مەسەلەمان گشت ئێرانە و ئێوە مەسەلەتان بەسەرها کوردستانە نا لە ناو کوردستانە ئێمە مەسەلەمان خەڵکی کارگەر و زەحمەتکێشەوە مەسەلەتان هاوکاریکردن لەگەڵ هێزە کۆنەپەرستەکانە و گرتنی دەسەڵاتە و دووبارەکردنەوەی ئەو ئەزمونە جوانە ناموبارەکەی کوردستانی عێراق ئەوەتانێ بکەنەوە بە ئەوە ینی ئێوە بڵێن نمونە و ئایدیاوتان بۆ داهاتی کوردستانی ئێرانەوەیە کە لە هەولێر و سلێمانی ئەمڕۆ هەیە و باسی ئەوەی کە ئێمە کوردستانیەک خەینەوە گوایامانە جارێ ئەوە بڕۆم بتوانن یەکێتی و پارتی یەکەنەوە هەموو باسەکرا کە دەوڵەتە ئیمپریالیستەکان کوردستانیان کردو بە 4 پارتەوە ئەوانە یەکێتی و پارتیان پارچە کەمە کردیان بە 5 ئێستاەوە بۆ بە دوو بەشەوەوانە هیچ هێزێک نییە بتوانە بە یەکەوە بنووسێنێتەوە ئەمە واقعەتی ناسیۆنالیزمی کوردی تر زۆر بەشایی و ئینی خوانە نێن و باسی یەکێتی نەتەوە ئەوانە و یەکێتی کۆمەلگا و کۆمەلگایە خستن و ئەوانە نەکەن ئەوان هێزی دابشکردن و هێزی پەرتەوازەکردنی کۆمەلگان هێزی تێدانی کۆمەلگان نەک هێزی پێشخستنی کۆمەلگا. ناسیۆنالیزمی کوردی خصوصیاتێکی هەیە یەک پلە ناسیۆنالیزم خصوصیاتی تریشی هەیە کە تابعی شرایەتی چەیە مەسەڵەن هەروە بازم ئشارەمان کرد لە ساڵەکانی دەهەکانی ڕابردوودا ڕێگەهایەک بازم تەرەقی خوازانێتیە بوو با تۆجو بە شرایەتێک کە بوو با تۆجو بەوە کە بەرەبەرگانی گەورەیەکتری بوو لە بەرابەر ئوردوگای شەرق و غەربەوە و جێگای نەفەسکێشانێک بوو لەو شوێنە بازم ئەیتوانی کە ڕێگەیەک شت بێ بەڵام هەرچێ شرایەت گەندەڵترە بێ هەرچێ شرایەت خراپترە بێ ناسیۆنالیزم خۆی منتەبیقەکە بە خصوصیاتێکی خراپتر بە سەتحێکی لاوازتر بە ئستانداردێکی زۆر خواردترەوە تێتە مەیدان مشکل مدانێک لە مشکلەکان تریج ئەوەیە یعنی ئەلانەتر ناسیۆنالیزمی کورد ئەگەر شرایەتی خراپ ایجاد بێ لە وەزیەتێک ایجاد بێت و شەڕێک ایجاد بێت و شرایەتەکە لەمە کە هەمە هەیە خراپتر بێ ناسیۆنالیزمێک کە تێتە مەیدانەوە تێتە قودرەتەوە لە ناسیۆنالیزمی کوردی عێراقیش خراپترە. بەرحاڵ ئەم باساتوانێت زۆر لەمە زیاتریش درێژ بێتەوە هاوڕێ هاتی بەڵام بەداخۆیمە زۆر کاتمان نییە و هەر ئێستا خەریکی نزیگەبینەوە لە سەعاتێک قسە و باسەکان بە پێز بوون و هەستان بەکات نەکرد بەومێ دەوێت بتوانین جوانبی تری ئەم باسانە لە داهاتووە لەگەڵ ئێوە هاوڕێیانی تری شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان مەترحکەین بەڵام ئێستا وەختی کۆمنتەکانەوە هاوڕێیانە حەقیان بەسەرمانەوە کە کۆمنتیان یەک نۆکتە چۆن ئەمە لە کوردستانە هێزی چت زەعیفە ئەوە کە ناویە بەنمە محوەری مقاومەت بەڵام زۆر مهمیچە بۆ کۆمونیستەکان لە کوردستانە کە محوەری مقاومەتیکە ڕۆشنکەنەوە ئەفشایکەن و دووری لێ بگرن بڵێن ئەمانە محوەری چۆن ئاوڕێ هادی ئەوە ڕاست وایە هەمیشە دایما خۆ دوورخێتەوە بەڵام بەڕاستی لە واقعی ئەسەن و سوچی ئەم هێزە چەندێکە لە کوردستانەوە حسابی بوو بەڵام ناسیۆنالیزمی کوردی ئەتوانێت هەمە با بەهێنیت لەوەی ئستفادە بکات هەمە بڵێ چەپی نای چۆنە لە ناو کوردستانی ئێرانە لە کاتی شۆڕشی ئۆکتۆبەرە خۆلینی نەچوو لەگەڵ کادێتەکانە و لەگەڵ ئەوانەی تەرەفداری قەیسەرن بڕوا مەرزبەندی بکە لەگەڵ ئێسئارەکانە مەرزبەندیە کرد لەگەڵ ئەوانەیە مەرزبەندیەکە کە لە بەشی معارەزە و ئۆپۆزیسیۆنی ینی باسکردنی باسی ئەوەی کە 40 ساڵ خەباتکارانێک کە 40 ساڵ 45 ساڵ خەباتیان کردووە و خوێنیان ڕشتووە و ماندوو بوون و دەربەدەر بوون و کەوتونەتە زیندان و ئیعدام کراون و ئەمڕۆ تۆ لەم دۆخیا پێ بڵێ ئەبێ لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە مەرزبەندی بکەی بە نەزەری من زۆر شتێکی ناواقعیە ئەوەی کە بێ مەرزبەندی لە بەرابەر بکرێ ئەوەی کە خەتەرە ئەمڕۆ بەسەر سەری ئێمەوە ئەوەی خەتەرە بەسەر زێنیەتی کۆمەلگاوە ئەو ڕاستڕەوانەیە کە ئاێنەوەی لە سەفی ئیسرائیل و لە سەفی ئەمریکایە بۆسە خۆیسانە بێ ئەبێ بزانێت سەراسەری ئەڵبەتەمە هێنشمانە هەیە ئەو بەتەرسیمانە هەیە ئەو بەرەنگاریمانە هەیە بەڵام یاداوەری ئەوەکە چون
بەشێک ناسیۆنالیزمی کورد لە ئێرانە بەرحاڵ شاهدی ئەو شتە هەیە، شاهدی ئەو حزوری ئەو هێزە هەیە و جارجارێکیش ئەو اتهامە پەرتەکە بەس تەرەفی ئێمە دەرنەتیجە ئێمە ئەو بەڵام بەرەنگاری ئو بەرەنگاریشمانە هەیە لەگەڵ ئەو بتوانین بڵین چەپی یا کوردە بژوای چەپ یا جەناحی چەپی بەسڵاحی ناوی بنیت دەتوانین هەتا جەناحی چەپی جنبشی ئیسلامی ملی ئیسلامی جا وەختێک مەحوای مقاومت خۆی کەوتۆتە ژێر دەسوپیەوە خەریکە پارچە پارچە بێت و سەرۆکەکان یەک بە دوایەکە ئەکوژرێن و دەربە دەرەکرێن و وێرانەکرێن و لە جێگە و هینەکان نەدرێ خەریکن باڵ و ڕۆژ بە ڕۆژ باشترە بنەوانە وەختێک ئەوان و ئەمانە ئێستا ئێمە خەمی ئەومان بێت چەپی مەحور مقاومەتی ڕێگەمان لێ تێکدات و چاوی خەڵک کوێرکات و ئەوانە بە بڕوای من بامە سەرە بە سەراحەت بڵێم ئەزانم ئەم جۆرە مناقەشە لە ناو کۆمونیستەکانی ئێرانە هەیە هەر جۆرێک زەخکردنەوەی محور مقاومەت بە تایبەتی لە کوردستانە من باسی ئێران ناکەم ئێران ممکنە محور مقاومەتی زۆری تیاوێتەوەوانی کە تەرەفداری ئەم محوری مقاومەتە و دژاتی ئیمپریالیزم و نازام چی بەڵام بە تایبەتی لە کوردستانە هەر جۆرێک زەخکردنەوەی ئەمە بۆ ئەوەیە کەوا تۆزێک خاتری تەرەفەکەی دربگرن و نوچی تیژی حەملە و ڕەخنە لە بەرامبەر لایەنگرانی ئیسرائیل لایەنگرانی ئەمریکا ئەوانەی کە یانەوێت تەجروبەی پارتی دووبارەکەنەوە لە کوردستانی ئێرانە نوشی تیژی حەملە بۆ ئەوان کولکەیتەوە نا ئێمە دوو تەرەفمان هاوڕێیانوانە دوو تەرەف نیە و تەرەفەی تریان 4 نەفەرینێ لە کوردستانی ئێرانە دابنیشە پێ بڵێ ئێمە ئەبێت تەرەفداری جمهوری ئیسلامی لە کوردستانەوانە بەڵام لە شتا هەیە لە سەحی ئەویش با تۆژە بە تاریخ یا میژووی هەر میژووی ئەم مەسەلەیە بە بڕای من جێگەی پرسیارە بۆ من کە بۆ بیان شتەوە نەزەکرێتەوە لازمە زاکردنەوەی لە کوردستانە لازم هی نییە بەڵام لە کوردستانە لازمە کە کۆمونیستەکان ئەگەر ناسیۆنالیزم گەرەکی بوو لەمە ئیسفادە بکە و ئەو اتهامە مشابه هەبات کۆمونیستەکان یاداوەریکەن کە میژووی خەباتی کۆمونیستی مەخسووسەن لە کوردستانە ڕۆشنە هەر لە ئەوڵ تا آخر ڕۆشنە و تاریخی کتابەتی هەیە و هیچ کات هیچ شوێنێکی تێکەڵاوێکی لەگەڵ هیچ شوێنێکی لەو هێزە ناسیۆنالیست بترسین کە کاتێک مقاومەتی شەڕی 24 ڕۆژەمان لە سناکرد ئەوان دابنیشن زۆرتر ئەوان فاقەنەوان قسمەتێک لەوانە بوون کە ئەگەر جمهوری ئیسلامی بەڵێ بێوتە ئەوانی شەریستا ئەو اتفاقەنەوان هەری سەج لەگەڵ جمهوری ئیسلامیە مزاکرەکەن ئینسان لە تەبلیغاتی ئەوان ترسی لە دژی کۆمونیستەکان سەرکردەکانی خۆیان لە مفاوزات لەناو هینی ژووری مفاوزاتە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران فێڵیان لێکرا کوشتیان وەمانە ئەوان دابنیشن ئێستا تۆمەت بە کۆمونیستەکان بڵێنەوە تەرەفداری جمهوری ئیسلامی ئێران جارێ بە ماڵی خۆتان حوشەی خۆتان پاکەنەوە ئەنجا وەختە دابنیشن ڕخنە لە کۆمونیستەکان بگرن ئەمە خۆشبەختانەدا تاریخی کۆمونیستەکان لە ئێران و تاریخی بزوتنەوەی کۆمونیستی و ئەحزابی کۆمونیستی چاوە شوێنەکە نایامنی حسابی کۆمونیستی و ڕۆشنێر خۆشبەختانە لە کوردستانە زۆر باشە بەرحاڵم باسا توانێت درێژ بێ بەڕاستی من لەوە زیاتر ناتوانم کەم وەختەکەمان زۆر کەمە هاوڕێ هاات دەڵێ من پێم وایە هێشتا بەمانەی واقعیەمە هاوڕێ هەژیربینا ئەم کۆمنتەی نووسی و سپاسێکین ئەڵێ پێم وایە هێشتا بەمانەیە واقعی شەڕێکی عملی کە شپرزەی بۆ هەردوو ڕژێم دروست شپرزەی بۆ هەردوو ڕژێم دروست بکات لە ئارادانیانە بۆ ئیسرائیل نە بۆ ئێران ئەم جۆرە هەڕەشە و ڕەشەکردنە تەنها جۆرێک شانۆگەریە کە دەیانێن ڕایگشتی بۆ لای خۆیان ڕاکێشن وەڵام کۆماری ئیسلامی لەم فرسەدەدا کەڵک وەرەگرێ کۆماری ئیسلامی لە فرسەدە کەڵک وەردەگرێت بۆ سەرکوتکردنی بزوتنەوە ڕادیکاڵەکان کە لە کۆمەلگادا بوونیان هەیە بۆیە بزوتنەوە ڕادیکاڵەکانیش نابێ کاریگەری شەڕێکە هێشتا لە ئارادا نییە بەسەریان دەزاڵ بێت ئەمە تێڕوانینێک کە هاوڕێ هەژیرێڵێ ینی بە جۆرە لە جۆرەکان من واتی یەکەم لەم قسەیەکە ئێمە زۆر ئەمەە مەسەلەیە زەق نەکەینەوە من تۆزە مخالفم بەم تێڕوانی فەرمو هاوڕێ هادی تۆ وەڵام دەرەوە منیش پێم هەموو شانۆ نییە ئەوەکە بە شانۆی گەری ئەگرەی قودرەت نماییەکە لە واقع شانۆ ئەگەر لە سەتحی تەبلیغاتی شەڕا بماتە بمانێتە مانتوانی میڵین شانۆگەریە بەڵام ئەلحانەتر حملەیان کردووە بە یەک یعنی هەم موشکی ئێران کۆتووە ئیسرائیل هەم هاوفڕۆکەی ئێران ئاسمانی ئێران پڕ بۆ لە فڕۆکەی ئیسرائیلی دەنەتیجە شەڕ هەیە ئەوە کە حملاکەن بە یەک ئەوە کە کەسایەتی دانێ وەک ئەو
ئەنجامەوەیە حمڵەی مشخصەن کەس دەکوژن لە خودی تارانە ئەوە خودی شەڕە قسمەتی شەڕەوەکە ئیسە شەڕەکە زۆر نابێتەوە شەڕە بەڵام شەڕەکە شتە شەڕەکە سعیەکەن گەشت نەبێتەوە سعیەکەن لە کۆنتترۆڵا بمێنێتەوە شعیەکەن ئەعلامی شەڕ بە معنی کلاسیک نەکرێت ئەعلامی شەڕکە دو نەفرەکە بڵێنەتر ئەم تاریخەوە سەربازگیری هەیە ویسە ئەمە لە شەڕدان بەڵامەتر ئەوەکە پاخان شەڕ ئەوەکە جمهوری ئیسلامی لە هەر هەموو شتێک ئەڵبەتەوە ئەوە قسمەتی دوومە جمهوری ئیسلامی لە هەموو شتێک استفاده کات و لە هەموو کەس کاتێکی استفاده کردگە بۆ سەرکوتی بزوتنەوەی بۆ سەرکوتی کۆمەڵگا ئەسڵا نەتەنیا بزوتنەوەکان بەڵام بۆ سەرکوتی کۆمەڵگا بەڵام تا ئێستا خوشبەختانە ئەو کاریگەریە نەبووە تا ئێستا اتفاقاً تەواو شەواهد و عەلایم نیشانەوە ئەداکەتەوە ئەو هێزانە کە قەبلەن بوو تەواو ئەو اعترازی بانشەستەکان معلمین کرێکاران لە بەشایە مختلفە هەر بەو شێوە کە تا ئێستا ئەنجام بووە هەر بەو شێوە ئیدامە هەیە یعنی ئەوە نەبووە کە بڵێن ملیگەرایی و مەسەبگەرایی و دفاع از حاکمەی هەن و ئەم جۆرە شتانە بێتە باعیسەوە کە خەڵک بخاتە پشتی جمهوری ئیسلامی ئەو اتفاقە بۆ جمهوری ئیسلامی نەکەوتووە یەکەم ئەو اتفاقە نەکەوتووە ئەو شەڕەش شانۆگەری نییە شەڕێکە ئەمریکا هێزێکی زۆری تا سەرف کردو بۆی کەوا لەو کۆنتترۆل کراوەیە بمێنێتەوە بە تایبەتی 6 ڕۆژ 7 ڕۆژ 10 ڕۆژ پێش هەڵبژاردننی ئەمریکا ئەو ئاگرە گەورەی لە منتیقا نەکەوێتەوە ئەمە ڕاستیەکە بەڵام دوای ئەوە بەڕاستی وەکو کۆمونیست ئەمە هەمومان لەم خارجین ومانە هەمومان سیارەمان هەیە یەک دنیاپارەی بیمادەین ترسین سیارەکەمان بردە سەر جادە دامێ بکەین وانە ئێ باشە ئەم هەموو هێزە کۆکراوەوە لەم ناوچەیە ئەم هەموو چەکەی لێ ئەم هەموو تەقەمەنیە هەیە ئەم جێشانە بەرامبەر یەک ڕاوەستاون فەت تیارە هەڵەسێت و ئەمانە تۆ پێدوانە بێ خۆت بیمە بکەی پێدوانە بێ خۆت لە بەرامبەر احتیمالی شەڕابی مەبکەی توانەکە بقومێ بە بڕای من ئەم هەڵفەنگاندنە من بە دروستی نازانم من پێشم وایە زەرەری گەورەی تیاکەنەگەر پێمان وابێ نەکەوینە فەزای شەڕۆجارێشە شەڕ هەڵنەگیستا و شەر هەڵگیستا هەرفریاکەوەی ئەو فریاواکەوی ڕابکەی ئەبێ پێش ئەوەی کە شەڕ هەڵبژیسە خۆت ئامان من وای تێکم بەرحاڵ ئەمە هاوڕێ دیار بەرزنجی ئەم کۆمنتەی نووسیوە ناسیۆنالیزمی کوردی نۆرەکەی بۆ چینەوە شەڕی ئیسلامی و ئێران تورەکەی بۆ چینینەوەی بەرهەمی شەڕی ئیسلامی لە ئێران دووری بوو و حقیقەتە وایە دووبارە هاوڕێ ژیر ئەڵێ لە ڕاستی داوە تەنیا هێزە چەپ و کۆمیستەکان کە مخالیفی ئەم شەڕ خۆشبەختانە خەونی ڕەوتە ناسیۆنالیستەکان سەبارەت بەم شەڕە ڕەوایەوە ئاواتەکەیان نەهاتە دی بۆیە ئەوان لە بێهێزی و بەناوەرۆکی خۆیان پەنا دەبەنە بەر ئیسرائیل و ئەمریکا بۆ ڕزگاربوونی خەڵکی بەژمێنەت لە ئێران و کوردستان ئەوە واقعێتە ڕاستە فقط چارەی چکۆلێکی شکەین بۆ بەشی ناسیۆنالیستەکان ناسیۆنالیستەکانش دوو بەشن ئەلبەتە لە کوردستانیش حتا توانین بێژین ئەو یەکشت شەیەکە فراموش نەبێت لە کوردستانی ئێران ئیسا تەغییراتێک کە لە ساختاری تەبەقاتی لە ساختات چینایەتی کوردستانە ڕوخیداوە و بەشێک لە چینی باڵا دەست و بورژوا لە کوردستانە ئیساتێک بەژەوەندیەکەی لەگەڵ بورژوازی ئێران هاتێتەوە یعنی پۆڵەکان و نازان و هینەکانیان لە یەک سندوقادایە دەرنەتیج ئەوەشمانە لەبیر نەچێت کە حتا بەشێکیان لە مەجلیسی ئێران بەشێک لە ناسیۆنالیزمی کوردی ئێرانی سەر بە جمهوری ئیسلامیە فقط ئەوە نییە کە جاران بەشێک بوون بەشێک خەڵکێکی زۆربیان بەشێکی برسی و هەژاریش بوون اتفاقاً زۆربیان چون بوونە پاسدار و بەسی دووانە بەڵام جیاواز لەوەیسە بەشێک هاتووە بەشێکی گەورەکە بەشەوەندیەکە خۆی لە بابینێتەوە هەربەتە کاریشەوە بوو لەژێر شاریەوە حیزبی دیموکراتیش بوو هەروە خانەکان و نازانم شتەکان هەرە ئەوەڵین ڕۆژ چون لەگەڵ جمهوری ئیسلامیە وەڵێ بجز ئەوانی چێسەتر تەیفێکی گەورە لە بورژوازی هەر بەژەوەندی ئێرانی لەگەڵا و ناسیۆنالیزمیش بەشی گەورەی لە ناسیۆنالیزمی ئێرانیش بازم خۆی یاخوردە بورژوایی لە ئێرانە بە چقێک مخالفەتی ئەم شەڕێکیانە ئەلام کردووە چون بە جۆرێک بەژەوەندیان نییە لەو شەڕە ئەگە شەڕ بێت و ماڵوێرانی ئیجاد بێت و نازانم چین بێت
بەرحەڵ بە خۆیان ئەو سوودە نابن یعنی بۆژوادەیش ئەتوانن بێ بڵین دوو بەشە هەمووی موافقی شەڕ نییە لە ئەم هاوڕێ ڕۆژە کەریم سلاوی نردووە زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ و چاکان خۆش بۆ ببینی بەرنمەکە بەم کۆمنتی هاوڕێژیریش کۆتایی بە بەرنمەکە کاتی ئەوە نەهاتۆ کە هێزە چەپ و کۆمونیستەکان بانگوازێکی گشتی و ڕێخن بە شێوەی مانگرتن دژی شەڕ ئەمە پێشنیارێکی هاوڕێ هەژێنی نایە بەرحاڵ ئەکرێم زۆرە پێشنیارانە ڕاستی لە شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانە چی پێڵێن بە کوردی گەنگەشە بکریا خو لێکدانەوەی لەسەر بکرێتەوە سەنگاندنی بۆ بکرێ و من هەتا ئێستاوە ئەزانم جێگای پەیامێکی ڕۆشنی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران سەبارەت بەم شەڕە بۆ جەماوەر خاڵیە کاراکە حتمما بەڵام لەوە کە بانک وەک بازەمەگە هەڵگارینەوەشن خودی بانگوازی مشخص بۆ کارێک مشخص ینی بڵین ئێمە داخواز ئەومان هەیە بەڵام ئەوە کە ئەعلامیش ئەعلامکەین کە ئێمە دژی شەڕین ئەوە کە ئەعلامکەین کە شتا ئەو نقطە دەیەکەن بۆ نقطە نەگەیشتو بەڵام شەڕیش مەخصوسەن شەڕی ئیسرائیل و یا شەڕ ئەم شەڕەکە هەیە لە منتەقە شەڕێک نییە کە لە یەک ڕۆژی مشخصە لە سینێکی مشخصە و لایەنێکی چەند لایانی هەیە لەیسۆ دەستی کردووە بە شکڵێک ئێمە فقط دەبێت شرایطێک فراهم بکەین یعنی بەجێگە بە نظرم مانگرتنە بێ شرایطی فراهم بکەین کە هەر لە تۆ خۆمان وەک هێز بنوێنین ئەگەر بتوانین خۆمان وەک هێز بنوێنین ئەتوانین هەم مەترسیەکی ایجادکەین بۆ هێزە ئەرتەجاعیەکانی ناسیۆنالیزم هەم مەترسیەکی ایجادیشکەین بۆ تەناوی بۆ خودی ڕژیمی جمهوری ئیسلامی و هەمیش بە خەڵک ئەو متمانە بین کە بەیانی ئەگەر هیچ وەزیەتێ ناجۆر هاتە پێشەوە تاوە جێگە کە لە قدرەتماندا هەیە بەرگریکەین لە بروزی سناریۆیەکی ڕەش سناریۆیەکە بێتە بە باڵێرانی و بتوانین لە شرایطی حتا شەڕێکا بتوانین خۆمان باسازیکەینەوە یا هیوادارین کە نەچین بەرەو شرایطە هەرئیسە بتوانینەوە سازماندەی و اجتماعی و خۆمان ئەو قدرەتە بنوێنین واگەریش واردە شرایطە بین بازم بتوانین لەو شرایطیشە خەڵک بتوانێت سازماندەی خۆی بکات و نێڵێت کە فەزایەکی ڕەش و لەژێر چەکمەی خەڵک بێتە قوربانی تۆپی ڕقەبە ئەوە زۆر مهمە. دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم لە کۆتایی ئەم دیالۆگەیە مێدەوارم فرست ببێ لەگەڵ ئێوەیە هاوڕێهادی و هەروە لەگەڵ هاوڕێیانی تریش لە شورای هێزە چەپ و شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران ئەم گفتگۆیەمان ببێ ناوچەکەمان بە دۆخێکی زۆر زۆر تایبەتە تێ ئەپەڕێ ئەوەمە لە دووڕیانێکی چارەنووسازین لە ئێرانە بۆ گشت ناوچەکە بەڵام بە تایبەتی ئێران و بەڕاستی ئەم شورایە و ئەو هاوڕیانی کە تایە کۆبوونەتەوە ئەرشێکی مێژووی گەوریان کەوتۆتە سەرشان بۆ ئومێدەی کە ئەم ئەرکە بە باشترین شێوە ببەنە پێشەوە وەسوود لە هەموو تەجروبە و ئەزمونەکانی ڕابردوو وەربگرن کەسانی زۆر گەورەیان تایە کۆمونیستەکانی ئێران وە توانایی ڕۆڵبینیان هەیە ئەگەر پێکەوە دەستیەک بگرن و لەسەر تێڕوانینێک و هێڵێکی سیاسی شۆڕش جێڕانە و کارە و کاریگەر هاوکاری یەک بن و ئیتیفاق بکەن. من زۆر زۆر سپاس دەکەم دووبارە بۆ ئەم زۆر سپاس دەکەم ئاڵی زۆر مەمنون کە ئەو کاتەدا بەمە و زۆر سپاس دەکەم مەمنون مەمنون لە هاوڕێیانێکیش کە بەشداریان کرد و ئەو هیوایەوە مەکە شەڕێک بۆ مەباناش ڕوخ نەدات و شەڕ فەقەت شەڕێکی چینایەتی بێت و شەڕی سەرکەوتووی بۆ خەڵکو و هەژار و زەحمەتکێش. هەر بژین زۆر سپاس. بڵێ هاوڕێیانی ئازیز بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم یەکشەمەیەمان کە سەبارەت بە پەلاماری ئیسرائیل بۆ ئێران و مەترسیەکانی فراوان بوونەوەی شەڕ بوو لە خۆرهەواتی ناوەڕاستە بەرنامەی ترمانە بێت لەسەر ئەم بابەتە پێنجشەمە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە سەبارەت بە هەمان ئەم بابەتە گفتوگۆیەکمانە بێ ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بۆی بەرنمەکانی داهاتوومان ببینن سەرنجماندا ڕەخنەمان بوو تێڕوانینمان عەرز کرد لەم بەرنمەیە چاوەڕوانی سەرنج و پێشنیار و پرسیار و
تەنان ڕەخنەکانی ئێوەشین تاکو بەرنمەکانمان دەوڵەمەندتر بن و بتوانن ڕۆڵیان هەبێت لە دەرخستنی تێڕوانینە دروستە کۆمونیستیەکان بۆ ئەم دۆخی ئێستا. زۆر سپاسانەکەین بۆ متابعکردنمان تا ئێستا بێتان نەچێت لینکیان بەرنامەی لە ڕێگەی سوشیال میدیای خۆتانەوە بڵاوکەنەوە تا زۆرترین بینەر ئەم بەرنامەیە ببینن. تا بەرنمەیەکی تر و تا دیدارێکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئێسپێرم. شەوتان شاد یا ڕۆژتان خۆش لە هەر شوێنەکە هەربژین.